گەنجێکی وڵاتی ئەمریکا کە ئارەزوویەکی زۆری هەیە بۆ کڕین و فرۆشتنی کتێب زانکۆ تەواو ئەکات دەسەکات بە فرۆشتنی ڕۆژنامە. ماوەی چەند مانگێ خەریکی فرۆشتنی ڕۆژنامە ئەبێت بەڵام بۆی دەرەکەوێت کە بەڕاستی ئەمە ئەوی شەنیە کە خەونی پێوە ئەبینی و ئەتوانێت هەموو ژیانی ئەم شتە بکات. بیر لەوە کاتەوە بزانێت کە ئاخۆ چه ئارەزوویەکی هەیە لە منداڵیە کە زۆر بەلایەوە خۆش بووە، بیرەکاتەوە ئەم زۆر بە منداڵی حەزی لە جلوبەرگ و پێڵاوی وەرزشی بوو. تەنها چەند مانگێکی کەم تێپەڕیوە بەسەر کۆتایی هاتنی جەنگی دووەمی جیهانی، ڕۆژێک لەسەر سفرەی نان خواردنەکە بە ماڵەوەیان ئەڵێ من ئەمەوێ بچم بۆ یابان بۆ ئەوەی پێڵاوی وەرزشی بێنم بۆ ئەمریکا بیان فرۆشم، لەبەرەوەی ئەزانم یابانیەکان لە دروستکردنی پێڵاودا زۆر زۆر سەرکەوتون. بەڕێزان خۆتان ئەزانن جەنگی جیهانی دووەم کۆتایی هات بە هێرشی ئەتۆمی ئەمریکا بۆ سەر یابانیەکان. لەلایەن خێزان و عایلەکەیەوە زۆر بەرهەڵستی کرا تۆ چۆن نەچی بۆ یابان، ئێمە شەڕمان هەیە لەگەر یابان، یابان وڵاتێکی سەرکەوتونیە. بەڵام ئەو هەوڵەدات و لە پاش گەشتێکی چەند مانگی بە شەمەند نەفەری خەڵوز و بە پێ و بە ئۆتۆمبیلی کۆن ئەگاتە یابان و 30 جووت پێڵاوی وەرزشی لە یابانەوە ئەهێنێت بۆ ئەمریکا و ئەیان فرۆشێ و سەرکەوتنێکی زۆر گەورە بەدەستێنێ. بەڕێزانە و گەنجە ناوی فیل نایتە، دامەزرێنەری براندی گەورەی نایکە کە ئێستا ڕەنگە زۆرێک لە ئێوە یاخود بەرهەمێکی نایکتان لەبەرابێ یاخود بە ئاشنا بن بەوەی کە نایک چییە. و نایک لە ئێستادا ساڵانە 16.3 ملیار دۆلار داهاتی هەیە. ئەم چیرۆکە چیرۆکێکی جیهانی بوو، ڕەنگە ئێستەوە بڵێن ئاخۆ بۆچی من لەسەر ئەم ستەیجە باسی ئەم چیرۆکەم کرد. ئەمە بێتان بڵێم هاوشێوەی ئەم چیرۆکە ئێستا هەر لەم هۆڵە کۆمەڵێکی زۆر گەنجی خاوەن بیرۆکەی بازرگانی هاوشێوەی فیل نایت لێرە ئامادەن بۆی بیرۆکە بازرگانیەکانیان پێشکەش بکەن و ئێمە لێرەین گویان لێ بگرین و دەستەیەک لە دادوەران بتوان هەڵسەنگاندن بۆ بیرۆکەکانیان بکەن. من ناوم داوەرە هەمووتان بەخێر بێن بۆ ئیڤێنتی ئینڤست مای ئایدیا. دووبارە بەخێر بێن. ئیڤێنتەکەمان دەست پێ ئەکات بە کۆمەڵێک ئەجەندا و پرۆگرام، بەڵام من زۆر بەخێرایی کاتی ئەوە ناگرم و دەست پێەکەین. بۆی زیاتر لە تێڕوانینی ئینڤست مای ئایدیا لە ڕوانگەی دەستگای دامەزراوەی ڕوانگە و ببینین حەز ئەەکەم بەڕێز کاک عەبدولسەلام مەدەنی بانکەم بۆ ئەوەی کەوا ڕۆیای خۆی بۆ ئەم پرۆژەیە باس بکات. ئەو قەڵەمە لە دوێنێەوە لێرەیە باشە، خەڵکێکە ئەمینە زۆر باش. سڵاوی خواتان لێبیت ڕێزداران. زۆر جار مبالغەیە، کەم جار بە من ئەوترێتن و بیستومە بە غەیری منیش ئەڵێن ئایا ئەوەندە دێنیتن ئەوەندە خۆتان ماندوو بکەن و بێن و بچن و کۆنفرانس و قسە و ئۆنترپنۆرشپ و دەست پێش خەریکار و ئەوانە، ئەو قسانە ئەکرێن ڕاستی وەندە جا ڕەنگە خۆمیش وا بە خۆم بڵێم، بەڵام دووبارە کاتێکە لەگەڵ خۆم دادەنیشم بە خۆم ئەڵێم ئەتەوێت کام جۆرە چیرۆک بی، چیرۆکێک کە هیوابەخش بیت بۆ خۆی و بۆ دەوروبەر، یان یەکێک بەس دانیشیتن بەس بۆ خۆی بژیتن و لە ئیطارێکی زۆر نۆرماڵ بژیتن، مستر نۆرمەڵ، یانەوە تا بە پێچەوانەوە وەکو ئەنگری بێرد یان سەنفۆر غەضبان تووڕەیە لە هەموو شتێک، بەرد لە هەموو شتێکە داتن، بێتاقەتە لە هەموو شتێک. و من تێدەگەم بۆ خەڵکەکە بێتاقەتە، تێدەگەم وەکو تەحلیل وەکو شیکردنەوە، بەڵام ناتوانم زۆر مبرر بێنم بۆ مەوزوعەکە، چونکە في النهایە ئەگەر کابرا بەو شێوازە بیت زۆربەی زۆری جاران بەس غەدر لە خۆی دەکەت لە جیاتی ئەوەی کە بتوانێتن کارتێکردنێکی پۆزتیڤ بۆ دەوروبەرەکان بکاتن. خولاسە کاتێک کە دێمە ئەو شوێنانە و ئەو گەنجانە ئەبینم و هەر یەکێک ئەو گەنجانە ببینیتن وابزانم دڵی پڕ ئەبیتن لە هیوا و تۆزێک خەفەتیش. هیواکە ئەوەیە کە ماشەڵان لێبیتن گەنجی داهێنانکار، هیوا بەخش لە پێش عمری عەقڵی خۆیان کەوتون و فعلاً کەسێکە هاوڵاتیەکی ئینتەرناشناڵە، نێودەوڵەتیە، جوغرافیان لێرەیە و پێمان خۆشە لێرەیە، بەڵام عەقڵی لەسەر ئاستی نێودەوڵەتی کار دەکاتن. هیوا بەخشە ئەمە. تۆزێک لە خەفەتەکەش ئەوەیە هاوکێشەیەک هەیە دەبێ بڕیار بەدەست و هەموو نوخەبی کۆمەلگای کوردستانی لەمە تێبگاتن. مرۆڤ کوڕ و کچی کۆمەلگای خۆیە،
ئەتوانیت کارتێکەر بیت لەسەری لە هەمان کاتدا خودی کۆمەڵگاکەش کارتێکەرە لەسەر دروستکردنی عەقلیەت و شەخسیەت و نەفسیەتی خودی تاکەکە تەحدیدەن گەنجەکە فێستا ئەو گەنجانە خەریکن و هەندە جاریش ئەبیستم گەنجانی ئێمە تەمبەڵن ئیش ناکەن بێهیوانە قسەی زۆر لەوێ ئەکرێتن ڕاستە بەڵام لەگەل ئەوەش پێویستە پرسیارێکی تریش بکەن لە دیوی تر نوخەبی ئێستەی ئیدارەی لە هەموو ئاستەکان وەزع و سیاغەی عەقڵ و واقعی کوردستان دەکەن ئەتوانن چ جۆرە ژینگە دروست بکەن بۆ گەنجی کوردستانی بۆ هاوڵاتی کوردستانی تا بەردەوام بیتن لەسەر ئەو داهێنان کاریانە هیوا بەخش بیت بۆ خۆی و بۆ دەوروبەرەکانی خۆی فەو پرسیارە گەنجان ئەو ڕەوڵامی خۆیانیاندا گوتیان ئێمە لێرەین ئامادەین خەریکین بە احتیمال لەسەر خۆمان چەند هەنگاوێک بەرەو پێش ببین پرسیارەکە بۆ ئێوەیە نوخبەکان بڕیار بەدەستەکان ئەوانەی قیادەی ئێستا ئەکەن لە کۆمەلگای مەدەنی لە قەتای حکومی لە کەرتی تایبەت ئێوە ئەتوانن چ جۆرە ژینگەیەک دروست بکەن ژیانەکە ئاسانتر لێ بکەن لەگەل ئەوەش وابزانم هەومان ئیمانمان بەوە هەیە ڕێگای سەرکەوتن ڕێگایەکی ئاسان نییە پێویستی بە هەموو شتێک بە کلیکێک نایەتن هەندەجار ڕەنگە دەست بکەویتن بەڵام ئەسڵ لە ژیاندا ماندووبوونە کاتە و ڕۆژ لە دوای ڕۆژ اینجا پێگەیشتنەکە ئەگاتن لەم هاوکێشەیە تێگەیشتین فمەقسەدم دیوی تر ئەوەی ژینگەکە دروست دەکاتن چەند ممکنە ئەو بێتە سەرخەت لەگەل ئەو گەنجانە دوای ناردنی ئەو پەیامەکە یارمەتی دەربن ژیانەکە ئاسانتر لێ بکەن لە تەعقیداتی ڕۆژانە ئاسانکاری بێنن تەسجیلکردن و تۆمارکردنی شەریکەکەیە تۆزێ فەندە تۆزێ ڕاهێنانیان عەلە الئەقەل ئەو دەست پێشخەریەی کە باسم کرد دوێنێ و ئێستاش دووبارە ئەکەمەوە بەتایبەتی لە بواری تەکنۆلۆژیا ئومێدەوارم فەرمانگەی ئایتی هەرێمی کوردستان و ئێمەش وەکو دەستگای ڕوانگە ئامادەینە هێڵێکی گەرم هەبیت بۆ ئەو گەنجانەی کە داهێنانکارن لە بواری تەکنۆلۆژیا لە هەر لەحزەیەکدا تووشی هەر ئیشکالێک ببن فکرە بیتن تەسجیلی شەریکە بیتن فەند بیت ڕاهێنان بیتن استیشارە بیتن ئێمە ئامادەین وەکو خۆبەشە و یارمەتیان پێ بدەین و ساڵانە بین لە هایتێکس کۆ ببینەوە فەندێک ئامادە بکەین بە تەنسیق لەگەڵ حکوومەت و کەرتی مەدەنی و کەرتی تایبەت دەوروبەری 20 تا 25 هەلی کار پرۆژەی نوێ دەستپێشخەری نوێ لە بواری تەکنۆلۆژیا بدەین ئەو گەنجانە و بەشێک تێدا بەشدار بین لە مەوزوعی مارکتینگ بۆ ئەوانیش ئەم جۆرەشتە عەلە الئەقەل هیوایەک دروست دەکەت کە ساڵانە مەجالێک هەیە متەنەفەسێک هەیە یان ئەگەر من ئاستەنگێک هەبوو کەسێک هەیە گوێ بۆ من بگریتن لە حاڵەتێکدا کە بەپێی یعنی ڕەسدی ئێمە و بینینی من و غەیری منیش ئەو باسە ئاکاتن هەستێک هەیە کە کەس ئاگای لە من نییە من هەبم نەبم بژیم بمرم فکرم هەبیت فکرم نەبیتن نازام لە دەرگای کێ بدەم ئەڵێن عەلە الئەقەل لە بواری تەکنۆلۆژیا بێمە ئەو دەرگایە بیکەینەوە بۆ گەنجانی ئێمە کە بڵێن ئێمە ئامادەین ئاگامان لە جەنابەت هەیە وەرە با پێکەوە هەموو کۆمەڵگا یارمەتی دەرە بە قەتاعە سێکتەرە سەرەکیەکانی خۆی ئاگای لە جەنابتە ئەوانە هەوڵدانی ئێمەنە و هەر یەکێک بەشی خۆمان تەحملی مەسئولیەتەکە ئەکەین بەڵام گەنجان ئەوە ئاخر پەیامی منە بۆ ئەم سپیچە یعنی دواتر بەتەمانیم یعنی بمرم نازانم احتیمالش ڕوو بدات بەس مەقسەد بۆ گەنجان بەتایبەتی پەیامی منی کۆتایی بۆ بەڕێستان ئەمە هەوڵێکە هەوڵ ئەدەین بۆی بچین و ئەوە تا خەریکە هێدی بەپێی توانە شتێک بکەین ئەمما لەگەل ئەوە ئومێدەوارم جەنابتان هیوا لە دەست نەدەن فنیهایە لە کۆتاییداوە ژیانی بەڕێستانە و هەوڵی ئەوە بدەن دەنگتان هەبیت بەرز بیت بە ئیبداعاتی خۆتان بە داهێنانکاری جوانی خۆتان تا کارتێکردنێکی زیاتر بۆ خۆتان و بۆ کۆمەڵگاکەش دروست بکەن سەرفراز بن و موفق بن و زۆر زۆر سپاس ئەمەی کە بیستان بریتی بوو لە ڕوانگەی دەستگاکە بۆ داهاتووی کارسازی بەڵام بەلامەوە گرنگە کە کاک عەبدوڵڵاش وەکو بەڕێوەبەری پرۆژە بێتە سەر ستەیج و باسی هەندێک لە وردەکاریەکانی پرۆژەکە بکە و هەندێک ژمارەمان پێشکەش بکە فەرموو کاک عەبدوڵڵا سلام علیکم ڕێزداران هەرچەنە دڵنیام هەمووتان هاوڕا بن لەگەڵما کە پێشکەشکردنی سپیچ لە دوای سپیچی کاک عەبدولسەلام it's very challenging هەمیشە ستانداردێک دایانەیە کە زەحمەتە بتوانێت پێی بگەین بەڵام هەوڵی خۆمەیەم هیوادارم لەگەڵما بمێنن بەڕێزان
ئەمەوێت لێرەیە هەندێک وردەکاری پرۆژەی Invest My Idea بخەمە بەردیدی جەنابتان و پێتان بڵێم کە ئێمە بۆچی لێرە کۆبووینێتەوە و ئەوەی کە ڕوئەیە و ئەنجامە درێت چییە. طبعا پرۆژەی Invest My Idea پلاتفۆرمێکی تایبەتی دەستگای ڕوانگەیە کە لە ڕێگەیەوە کار لەسەر دابینکردنی لایەنی مادی پرۆژە بچووکەکان ئەکرێت و بۆ کۆکردنەوەی پاڵپشتی دارایی لە نێو کۆمەڵگەی کوردی خۆیان یاخود لە نێو لەلایەن تەواوی کۆمەڵگەوە. طبعا ئامانجەکە و کەپاسیتی و توانای پلاتفۆرمی Invest My Idea بە شێوازێکە کە تەواوی عێراق هەر پرۆژەیەک لە تەواوی عێراق هەر گەنجێک هەیبێت بیەوێت پاڵپشتی دارایی بۆ بەدەست بهێنێت ئەتوانێت کامپین ئەنجام بدات و سەپۆرتی دارایی بۆ خۆی کۆ بکاتەوە. ئەم مەشروعانەی کە ئەمڕۆ لێرن هەمویان بە پرۆسەیەکی زۆر چڕ و وردی هەڵسەنگاندنا تێپەڕیون کە گەیشتوونەتە ئێرە. هەر بۆیە هیوای زۆرمان بە تەواویە و ستارتەپ و گەنجانەی هەیە کە لێرە پێشکەشەکەن و مەشروعەکانی خۆیان پیشانی بەڕێستانێن. من پێم خۆشە باز لە خاڵێکی زۆر گرنگ بکەم کە ئێستا لە ڕێگەی پلاتفۆرمەکەەوە بەردەستە. جگە لەو پاڵپشتەی کە ئێمە لە ڕێگەی دەستگای ڕوانگەوە و لە ڕێگەی هەڵسەنگاندنی بەڕێزانی لیژنەی ئازیز کە زۆر زۆر سوپاسی ماندووبوون و کات و ئەزمونیانەکەین جگە لە پاڵپشتیکردنی ئەو گەنجانەی کە لە ڕێگەی ئەمە ئیڤێنتەی ئەمڕۆوە پاڵپشتی ئەکرێن هەر یەکێک لە بەڕێستان هەر پیچێک هەر مەشروعێک کە بەلاتانەوە جێی سەرنج بوو کە ویستان پێتان خۆش بوو پاڵپشتی بکەن ئێوە ئەتوانن بچنە پلاتفۆرمی Invest My Idea دەستگای ڕوانگە و لێیەوە پاڵپشتی خۆتان بۆ مەشروعانە بکەن لە ڕووی لایەنی مادیەوە. من زۆر لە کاتی جەنابتان ناگرم دڵنیام هەمووتان تامەزرۆن بۆ بینینی مەشروعەکان. زۆر زۆر سپاس هیوای باشترین بۆ تەواوی پرۆژەکانە خوازین. دووبارە سپاس بۆ هەموو لایەنانەی کە هاوکارمان بوون لە ڕێکخستنی ئەم چالاکیەدا. زۆر زۆر سپاس هەربژین. هاوڕێن وەڵی خۆزگە منیش فکرێکمە بووە ئێستا تەرحم کردایە بەس یاڵا دەی ئەو قسەیە بۆ یەکەم کە ئەمڕۆ ئێوە لێرە هەندێک لەم بزنسانەی کە ئێستا لێرن هاوکاری دارایی وەرئەگرن و خۆشبەختانە ئەو هاوکارەدارێ بێتەوەی ئەوەی کەوا ئێوە زیاتر گەشە بکەن. من پێتان ناڵێم هاوکارێدارەیە کە چۆن چۆن نییە. You shoot for the highest وەکو ئینگلیزەڵێ ئێوە خۆتان بۆ بەرزترین پلە ئامادە بکەن. بەڵام پێش ئەوەی ئێوە بزانن کە ئێوە لەسەر چ ستانداردێک چ بنەمایەک ئەو هاوکاری وەرەگرن من پێویستە کات دەستەی دادوەران بناسێنم کە ئەوان هەڵەسن بە هەڵسەنگانی پرۆژەکانی ئێوە. دەستەی دادوەران لە سێ کەسی سەرەکی بەڕێز لە پێشەوە دانیشتون. خاتو گەیلان ئەحمەد پرۆگرام ئەدڤایزەر لە ئۆرنج کۆرنەر بەخێربێ خاتون. دکتۆر ڕێبین ئەلسەیفانی ڕاستەموت دکتۆر ڕێبین ئەلسەیفانی Acting Director of UKH Creativity and Entrepreneurship Center. خاتو ڕیڤان بەزاز KRG Operation Director. ئەم بەڕێزانە ئەمڕۆ بەرپرس ئەبن لەوەی کەوا سکۆرینگی ئێوە بکەن هەڵسەنگاندن بۆ پرۆژەکانی ئێوە بکەن و لەسەر ئەوە ئێوە بتوانن خەڵات یاخود فەند یاخود هەر هاوکارێک گەبێت کەوا وەری بگرن. پیچینگمان دەست پێکە هاوڕێیان. پێش ئەوەی پێتان بڵێم چۆن پیچینگ بکەن چۆن پیچینگ مەکەن یەک خاڵ هەیە زۆر جەوهەریە بریتیە لەو تایمەرێک کە لەسەر ئەو سکرینەیە. ئێوە بەشێک لە بزنس پیچینگ ئەوەیە کە بتوانی کاتی پیچینگەکەت ڕێک بخەی. لەو تایمە تێپەڕی ئێوە لە سکۆرینگی خۆتان لەدەستدەن. تکایە ناچارم مەکەن بێمە سەر ستەیجەکە بڵێم کاتەوە لەسەر سکرینەکە بتوانن تایمی خۆتان بدەن و هەروەها لە کاتی پرسیاری جەجەکانیشدا بۆ هەر پرسیارێک تکایە لە ماوەی 30 سانیەدا وەڵامی پرسیارەکەی خۆتان بدەنەوە. کات لەوە زیاتر تێپەڕی لە بەرژەوەندی خۆتان نییە پێویستە کات زۆر ئاگاتان لە کاتی خۆتان بێ. و هەر گروپێکی دیاریکرا و 5 خولەکی هەیە ئۆڤەرۆڵ بۆ هەر تیمێک بە هەموو مناقەشە و گفتوگۆیە کەوا لە بینی جەجەکان و خۆیان ڕوئەدا نابێت لە 7 خولەک تێ بپەڕێت. باشە هیوادارم ئەوە زۆر زۆر ڕوون بێت لەلاتان. ئێستا کە مەکانیزمەکەتان زانی من دەست ئەەکەم بە بانکردنی تیمەکان بۆ سەر ستەیجەکە. ئەمێ بڵێم کەوا زۆر زۆر دڵخۆشم 16 بزنسی زۆر تایبەت وەکو ئینگلیزەڵێ I'm very excited زۆر متحەمیسین هەمومان لێرە لەسەر ئەو بزنسانە ببینین و ببیستین و
لەسەریان زیاتر بزانین. هاوڕێیان ئامادەین بۆ ئەوەی گروپەکانمان بکەین؟ کاک عەبدوڵڵا ئامادەین؟ زۆر چاکە. یەکەم بیرۆکەی بزنسمان بریتە لە سمارت مێد. سمارت مێد بریتە لە سیستمێکی ساس، سوفتوێر ئەز ە سەرویس کە لە بواری کلینیک و هۆسپیتاڵ و زانیاری تەندروستی ئاکارەکات. من زۆری لەسەر ناڵم چونکە حەقم نییە مافم نییە ئەوە پێویستەکە خاوەنەکەی بێتە سەر ئێرە. کاگڕەند یا ڕەندخان ببوورە، کاگڕەند لێرە بانگی ئەەکەم بۆ ئەوەی کەوا بێت دەست پێ بکات. فەرموکە. زۆر سپاس و بەخێراتنی ئامادەبوانی بەڕێزەکەم. من ئەمڕۆ سمارت مێدتان پێناسێنم. من ناوم ڕەندە، پزیشکم و یەکێکم لە دامەزرێنەرانی سمارت مێد. هەڵبەتە کەرتی تەندروستی لە ماوەی چەند ساڵی ڕابردووە بەرەو پێشچوونی باشی بینیوە لە بواری پزیشکیە، لە بواری بینایە، لە بواری چارەسەرە پزیشکیەکانە. بەڵام کەلێنێکی زۆر گەورەمان هەیە لە بواری تەکنەلۆژیای پزیشکیە کە بەکاریە بۆ تۆمارکردنی داتای پزیشکی. ئێمە لایەزال لە نەخۆشخانە گشتی و تایبەتەکانیشمانە هیچ جۆرە ڕەبتێکمان نییە، هیچ جۆرە پەیوەندیەکمان نییە لە نێوان دامەزراوە تەندروستیەکانە کە تایە بە ئاسانی ئاڵوگۆڕی داتا و زانیاریەکان بکرێ بۆ ئەوەی نەخۆش دووچاری کاتکوشتێکی زۆر نەبێتەوە لە ئەنجامی دووبارەکردنەوەی پشکنین و ئەو جۆرە چارەسەریانی کە لە ڕابردووە بۆیان کراوە. و هەروەها لەگەڵ ئەوەشا هەڵە پزیشکیەکانی لە ئەنجامی خوێندنەوەی هەڵەی ڕەچەتەی پزیشکی، خوێندنەوەیکی هەڵە بۆ ڕەچەتە پزیشکی کە زۆر جار لەوانێت بێتە هۆی هەڵەی گەورەی پزیشکی. بۆیە ئێمە لە سمارت مێد توانیمانە پلاتفۆرمێکی و سۆفتوێرێکی تەواو پزیشکی دیزاین بکەین و دابین بکەین بۆ سەرتاسەری کەرتی تەندروستی بەگشتی بە هەموو بەشەکانی نەخۆشخانە و مختبەر و تاقیگە و باڵی دەرمانخانە و کۆی گشتی ئەم سۆفتوێرە بە شێوەی ئۆنلاین بەردەستە بۆ سەرجەم کەرتە تەندروستیەکان. ئەوەی ئێمە جیا کاتەوانێ لە چاو ڕکابەرەکانمانە ئەوەیە سیستمەکانی ئێمە بە تەواوەتی بۆ کەرتی تەندروستی بەرهەمهێنراون و هەروەها بە شێوەیەکی ئاسان و خێرا دەتوانێت بەکارهێنەر داتەکانی داخڵ بکات. سیستمەکانمان لەسەر هەموو جۆرە ئامێرێکی تەکنەلۆژی، ئایپاد، کۆمپیوتەر، مۆبایل و هەروەها لە هەر شوێن و هەر جێگایەک دەکرێت بکرێنەوە. ئێمە لە سمارت مێد 24 کاتژمێر لە 7 ڕۆژ لە هەفتەیەکیشە سەپۆرت بۆ بەکارهێنەرانمان دابین ئەەکەین. هەموو ئەمانە هاوکارن بەوەی چارەسەرێکی زۆر پێشکەوتوو بدرێ بە چارە خواز. سیستمەکانی ئێمە لە ڕێگەی بەشداری ماگانەوەیە. هەڵبەتە هەموو کلینیکە پزیشکی و تاقیگە و دەرمانخانەکان لە ڕێگەی $25 بۆ هەر یوزەرێک بۆ هەر مانگێک و نەخۆشخانەکانیش بە بڕی $30 بۆ هەر یوزەرێک ماگانە و کۆمپانیاکانی دەرمان لە ڕێگەی $35 نرخی بەشداری ماگانەیانە. لەو ریسێرچ چیکە لە بازاڕی کوردستان و عێراق بەکشتی ئەنجاممان ناوە بە پشتبەستن بەو داتایانەی لە سەندیکات تەندروستیەکانەوە وەرماگرتووە و بەو نرخانی کە ئێمە دامان ناوە بۆ بزنسەکەمان پێمان ئەڵێت ڕێژەی ساڵانەی $2 ملیۆن بازار هەیە بۆ ئەوەی لە بواری تەکنەلۆژیای پزیشکیا سەرف بکرێت لە هەرێمی کوردستان و بڕی $8 ملیۆن ساڵانەش دەکرێت خەرج بکرێت لە تەواوی عێراقا. هەڵبەتە ئەم داتایانە داتای کەرتی تایبەتە، دەکرێت ئێمە کەرتی گشتیش بە ئامانج بگرین بۆی بتوانین هاوکاری حکومەتی خۆمان و حکومەتی عێراق و هەر وڵاتێکی تر بین لە ڕێی دابینکردنی سیستمێکی موحەدی پزیشکیەوانێ. وەکو ئاماژەم پێ ئەمە ئەو داتایانەیە کە لە سەندیکا پزیشکیەکانەوە بەدەستمان گەیشتووە. هەڵبەتە بەپێی ئەو ڕێژەیە بێت کە لە چارتەکانە دیاری کراوە ڕێژەی سەوزەکە ئەوانێن کە تا ئێستا بە دیجیتاڵی نەکراون کە ئەمەش پێمانەڵە چانسێکی باشمان هەیە. ئێمە لە سمارت مێد لە ئێستادا 50 دکتۆر، زیاتر لە 50 دکتۆری کلینیک و 5 نەخۆشخانەی تایبەت و زیاد لە 30 تاقیگە و دەرمانخانە بەشدارن بە شێوەیەکی کارای ماگانە و لە 2 ساڵی ڕابردووە بە هۆکاری ئەو پشتگیریە بەردەوامی بەکارهێنەرانمان، خێرایی لە سیستمەکانمان، ئاسانی لە بەکارهێنانە وای کردووە بە ڕێژەی لە 95 سەرو لە 95 بەکارهێنەرانە کۆنەکان و تازەکانیشمان هێشتا هەر بەردەوام بن لەسەر بەکارهێنانی سمارت مێد. ئێمە ئەمڕۆ داوای بڕی $10,000 دەکەین کە تایە ئەمانەوێ بەکار بێت بۆ بەرەو پێشبوونی سیستمەکانمان لە ڕووی خستنە بازاڕی زیاتری فیچەر و کۆمەڵێک شتی نوێ بۆ ناو سیستمەکانمان کە بتوانین هاوکاری بەکارهێنەرانمان بکەین
و هەروەها ئەمانەوەی هەلی کاری نوێ بڕەخسێنی ئەویش بە چوونە بازاڕی نوێی شارەکانی تری کوردستان و عێراق و هەروەها بەکارهێنانی بۆ مارکێتینگ و بۆ بواری توێژینەوەی زانستی. ئەمە تیمی سمارتمێدە کە پێک هاتووە لە 3 پزیشک و شارەزایەکی بواری ژمێریاری و کارجێڕی. زۆر سپاس، نازانم بۆ ناچێتە سلایدی کۆت. سپاس. خۆش بەس یەک پرسیارم هەیە تا چه حەدێک دەتوانین زەمانی وەی بدەیت ئەو داتانەی کە کۆ دەکرێتەوە لەو سیستەمە سکیورە؟ پرسیارێکی زۆر جوانە. هەڵبەتە هەموو کاتێک پزیشکەکان و سنتەرە پزیشکەکان و پرسیارە لێ ماکەن، هەڵبەتە لە ڕێگەی چەند هەنگاوێکەوە ئێمە سکیوریتی داتاکانە پارێزین پێش هەموو شتێک لە ڕووی قانونیەوە ئەو کۆنتراکتەی کە لە نێوان ئێمە و بەکارهێنەرایە. خاڵی دووەمیان بریتە لە سیستمەکان کە لەلایەن خۆمانەوەیە، سیکیوریتی سیستمەکان ئەو سێرتیفیکەیتانەی کە ئینتەرناشنەڵ و کڕیومانەتەوە بۆی زامنی سیکیوریتی سیستمەکانمان بکە. هەروەها ئەو کۆمەڵە خەتوانەی تری کە بۆ نمونە کۆمەڵێک هەنگاومان گرتوۆتە بەر کە ئاسانترینیان ئەکرێت بۆ پاسوۆرد ڕیکەڤەریەک پێویستکە بەشداربووەکە پەیوەندی بکاتەوە بە ئێمەوە، چونکە ئەمە سۆشیال میدیا نییە، ئەمە داتای نەخۆشە، بۆیەوە پێویستەکە کە زۆرترین سیکیوریتی و زۆرترین بارودۆخی ناهەموار حساب بکەین، چونکە ئەمە داتای نەخۆشە. دەست خۆش کاکرا، زۆر سپاس. پرسیارێکمان ناچاری نەر ئەوەندە چکە بۆی کاتەکە ماف. زۆر سپاس کاکرا. دەست خۆش، زۆر سپاس. لە سمارتمێدەوە ئەڕۆین بۆ ئایزک، هیوادارم کەوا ناوی بزنسەکەم هەڵە نەخوێند بێتەوە. International Student ID Card Association کە کارەکات لە دروستکردنی ئایدیەکی یونیفایدی بۆ هەر خوێندکارێک لە سەرتاسەری جیهانە. بیرۆکەکە زۆر سەرنجڕاکێش دیارە، ئەمەوێ بانگی کاک بڕوا بکەم بۆی خۆی بێ بۆ وردی باسی بکات. فەرم کاک بڕوا. عفوا سڵاوتان لێبێت. بەڕێزان، لە ساڵی 2014 من قوتابی بووم لە زانکۆی ڤیتاوتس ماگنس لە وڵاتی لیتوانیا. ڕۆژێکیان لە داخلی کە لە زانکۆ گەڕاینەوە بۆ بەشە ناوخۆیی بینیمان کۆمەڵی قوتابی بانگشەی ئەوە نەکرد کە پێویستەکە هەر قوتابیە کاتۆتە سەر ئەم خاکە هەڵگری ناسنامەیەک بێ. گوایە ئەم ناسنامەیە ئەبێتە مایەی بەدەستێنانی سوود و قازانج لە پێداویستەکانی ژیانی ڕۆژانەیە لە مودەتی مانەوەی وەک قوتابی. لەگەڵ ئەو هاوڕێم بڕیارماندا ئێمەش بەشدار بین و ئەو ناسنامەیە بکڕین. لە مودەتی مانەوەمان و قوتابی بوونمان لە وڵاتەدا بە فعلی بۆمان دەرکەوت کە ئەم ناسنامەیە لە چەندین پێداویستی ژیانی ڕۆژانەیە بە فعلی سوودی بێمەگەیاندووە. بە جۆرێک ئێمە لە هەرچ کاتێکدا بەکارهێنانی گواستنەوەی گشتیمان هەبوو بێ هەرگیز پارەی تەواومان نەدا. لە هیچ کاتێکدا ئەگەر سەردانی ڕێستۆرانتێک کافەیەکمان بکردایە زیاتر لەوەی کە پێویست بوو ئۆفەرمان تەقدیمەکرا. ئەمە جگە لەوەی ئینترانس و داخڵبوون بۆ زۆربەی ئیڤێنتەکان، کۆنسێرتەکان، کاروبارە کولتوریەکان بۆ ئێمە بۆ بێ بەرامبەر بوو لە کاتێکە بۆ ئەو کەسێک کە هەڵگرێم کارتە نەبووایە پێویست بوو بڕێک لە فی بدات. ئەمە جگە لەوەی دەیان و سەدان کۆرس و فێرکاری لە بوارەکانی کولتور و زمان و پەروەردەیی ئامادەکراون بۆ هەڵگرانی ئەم کارتانە بەبێ بەرامبەر یاخود بە نرخێکی داشکێنراو تەنها لە بەرەوەی تۆ هەڵگری ئەو کارتەیت. بەڕێزان، لە پاش ئەوەی کە ئەم چیرۆکە بە کۆتا هات و منیش گەڕامەوە کوردستان، بیرم لەوە کردەوە ئاخۆ ئێمە ئەتوانین ئەم خزمەتگوزاریە بە خەڵکی کوردستان بگەێنین بە تایبەتی بۆ قوتابیان و مامۆستایانی ئێمە. لە پاش ئەوە بڕیارمدا پەیوەندی بکەم بە ئەو ڕێکخراوەی کە ئەم پرۆدەکتەی هەیە. لە دوای لێکۆڵینەوە قسەکردن لەگەڵیانە چەند زانیاریەکی زۆر ئەساسیمان دەستکەوت کە ئێستا لە بەرچاو جەنابتانە. ئەم ڕێکخراوە لە ساڵی 1953 دامەزراوە لە یەکگرتنی ڕێکخراوە قوتابی خوێندکارەکانی ئەو کاتی ئەوروپا. پێتان سیر نەبێ ئەگەر فیکرەکانی وەکو یەکێتی ئەوروپا، شنگن، یۆرۆ هەموو ئەوانە لە سەرچاوەکەی لەم ڕێکخراوە گەنجانەوە بوو بێ کە ئامانجیان لابردنی سنوورەکان بووە، یەکخستنی ئەو توێژانە بووە، پێشکەشکردنی خزمەتگوزاری نێودەوڵەتی بووە. ئەم ڕێکخراوە 3 جۆر ناسنامەی نێودەوڵەتی هەیە تایبەت بە قوتابی و مامۆستا و گەنج بۆ بە نێودەوڵەتیکردنیان. ڕێکخراوی یونسکۆی سەر بە نەتەوە یەکگرتووەکان سەپۆرت و پاڵپشتە ئیندۆریست واتە ناساندوێتی وەک تاکە ڕێکخراوی نێودەوڵەتی لە بواری قوتابیان بۆ سەرها ئەستی هەموو جیهان. لە پاش ئەوە چەندین ڕێکخراوی تری نێودەوڵەتی دایان ڕێکخراوی گەشت و گوزاری و کولتوری زانکۆکانی جیهان موسسات و حکومەتی وڵاتان دانیان پێناوە و مامەڵی لەگەڵاکەن وەکو تاکە ناسنامەی نێودەوڵەتی فەرمی بۆ توێژە مامەڵی لەگەڵاکەن. بەڕێزان، لە ڕوانگەی ئەم چیرۆکە و باسکردنی ناسنامەی نێودەوڵەتی ئایسک ئەمەوێ گرفتێکی نەخوازراوی باو
لە هەرێمی کوردستان باس بکەم کە جێگای داخە جەنابتان نەزانن دامەزراوە ئەکادیمیەکانی کوردستان وەک هەر جێگایەکی تری دنیا هەڵگری ناسنامەی تایبەت بەخۆیەتی بەڵام بەداخەوەین ناسنامەکانی ئێمە جۆرێک لە جۆرەکان ناسنامەی کلاسیکین ئەتوانین بڵێن ڕێگولەرن مۆدەرنیزە نەکراون تەنها بۆ پێناساندن و بەکارهێنانی کاروبارەکانی ناو زانکۆ بەکاردێت نەزیاتر لەوە ئەمە لە کاتێکدایە بەڕێزان کە ئێمە ئەبێ بزانین دۆخی ئێستا لە دنیاە چۆنە کە ئێمە بە سەلوشنی خۆمان ناوێ بین ئێمە پێمان وایە ئەبێت لەبری ئەو ناسنامە لۆکاڵیانە کە تەنها بۆ ناساندنی خۆت بەکاردێت پێویستەکە ناسنامەی نێودەوڵەتی ئایسک بەکاربێنین بۆچی چونکە لە ئێستادا لە دنیای دەرەوە ناسنامەکان ناسنامەی دیجیتالین ناسنامەی پرۆفێشناڵن ناسنامەیەکن زیاتر لەوەی بۆ خۆ پێناساندنە تۆ ئەتوانی بەکاری بێنین هەر هەموو ئەم خزمەت گوزاریانە جگە لەوەی کە تۆ ئەتوانیت وەکو پەیمەنت فەنکشناڵەتی ڤیزا کارد ماستەر کارد قوتابیان و مامۆستایان ئێمە هەڵگری بن واتە ئەتوانی و خزمەت گوزاریانی بخەیتە سەر ئێمە لە حاڵەتی جێبەجێکردنی ئەم پرۆژەیە واتە بە ڕیپلیسکردنی ناسنامە کلاسیکەکانمان لەبری ئەوە ناسنامەی ئایسک بەکاربێنین چەند سوودێکی زۆری لێبێنین کە هەوڵەدەم بە کورتی باسی بکەین یەکەم بەدەستهێنانی ناساندنی نێودەوڵەتی ڕێکخرا و دامەزراوەکان بەدەستهێنانی سکۆلەرشیپ ئایلز شێڕایدی ماستەرکارد هەموو ئەمانە پارتنەرن لەگەڵ ئایسک هەرەمیان خزمەت گوزاری بێ بەرامبەر یاخود داشکێنراویان هەیە بۆ هەڵگرانی ئەم کارتانە ئێمە بەڕێزان ئەمانەوێت لێرە عەرزی جەنابتان بکەین کە ئەم پرۆژەیە بە ماندووبوونێکی زۆر هاتۆتە بەرهەم ئەمانەوێت بڵین بە پاڵپشتی مادی و معنەوی ئێوە ئەتوانین پرۆژەکەمان بەرینە قۆناغێکی تر و بتوانین ستەیبڵیتی بەدەست بێنین بۆی بتوانین بەردەوامین لە پرۆژەکەمان چەندین لەو پارتنەرانی کە لە عالەما هەیە هاوکاری ئایسکەکەن ئەمەوێ بڵێم ئەوەی تا ئێستا کردومانە بە زەحمەتێکی زۆر توانیومانە لە ناو 130 وڵاتی جیهاندا هەرێمی کوردستان کە تاکە هەرێمە وڵات نییە ناوی تۆمار بکرێت و بەسەردانی ئێوە بۆ isaac.org ئەتوانن سەیریکە ناوی کوردستان مەوجودە ئەوەی کە من لە دەستمات وەکو گەنجێک ئەم کارە بۆ کردومە ئەوەی کە ماوەتەوە من پێم وایە ئێستا کاتی ئەوەیە making student life better ژیانی قوتابیانی کوردستان باش بکەین سپاس دەست خۆش کاک بڕوە خۆزگە تەلەبە و مایۆ ئایدیام هەبووە ئیگەن زمانەیە بابچین لای جەزەک ئۆکەی دەستخۆش زۆر سپاس پرسیارێکی گرنگمان هەیە ئەوە چۆن ئەم بزنسە ئەتوانێت پارە پێیاکە دەستخۆش جەناب دەزانیت هەر بزنس لە عالەمە مۆدڵی تایبەت بەخۆ هەیە ئەم ناسنامانە ئەفرۆشرێت لە ڕێگەی و بریکارەکانیانە و لە جیهاندا ئایسک وەکو گلۆبال ئۆفیس یعنی خزمەت گوزاریە دارایی و نێودەوڵەتیەکان هەمووی لە ئەستۆگرێ لەسەر ئاستی عالم دواتر پارتنەری یاخود جۆرێک لە نوێنەرایەتێدات بە وڵاتان ئێمە وەکو دامەزراوی کورتپۆل ئاژانسی کورتپۆل بۆ خزمەت گوزاری کولتوری کە بە فەرمی تۆمارکراوین لە هەرێمی کوردستان نوێنەرایەتی ئایسکەکەین لێرە ئێمە مافی ئەومانێ بەپێ ئەو گرێبەستی کە لە نێوانمانەیە ناسنامەکان بفرۆشینەوە دەستکانت خۆش زۆر زۆر سپاس زۆر سپاس بۆ کاک بڕوە لە جیهانی زانکۆ خوێندن و ئەکادمیاوە بۆ چارەسەرکردنی کێشەی ئۆتۆمبیل کە هەمومان ڕۆژانە توشمانە بێتەوە ئەپلیکیشنی سیارەمانەیە کە هەڵەسێت بە بەستنەوەی کڕیار و فرۆشیار لە بواری پارچەکانی ئۆتۆمبیلدا من زۆری لەسەر ناڵم کاک هەرێز بێتە سەر ستەیج و باسی ئەپەکەی بکات ئەم کاتەتان باش سەرەتا سوپاسی ڕێکخراوی ڕوانگە و ئینڤێزمایدیاکەین بۆ ڕەخسانی ئەم هەلە لێرەیە ئەم پرۆژەیە پێشکەش بە بەڕێستان بکەین من ناوم هەرێز کارمەندی ئایتی و دامەزرێنەری پلاتفۆرمی سیارەم سیارە بازارێکی ئۆنلاینی کڕین و فرۆشتنی پارچەکانی ئۆتۆمبیل و حجزکردنی خزمەت گوزاریەکانە کێشەکەمان ئێمە هەمومان ڕۆژانە ئۆتۆمبیلەکان بەکارهێنین ئەم ئۆتۆمبیلانە بەردەوام پێویستیان بە خزمەت گوزاری و گۆڕینی پارچە لە کارکەوتووەکانە کە ئەمەش پرۆسەیەکی بێزارکەرە لە ڕووی کات و تێچوو کۆششەوە بە تایبەتی لە وەرزە گەرمەکان ساردەکان و هەنێ ئۆتۆمبیل پارچەکانیان دەگمەن دەزەکەون ئێمە بیرمان لە چارەسەری ئەم کێشەیە کردەوە دوای توێژینەوە بۆمان دەرکەوت تەکنەلۆجیا دەتوانێت ئەم کێشەیە چارەسەر بکات قەبارەی بازار 4 میلیارد دلار ساڵانە بازرگانی پارچەی ئۆتۆمبیلە کە وڵاتانی ڕۆژئاوای جیهانەوە ئەمریکا و کەنەدا و ئەوروپا دێنە عێراق هەولێر ناوەندێکی گرنگی پارچەکانی ئۆتۆمبیلە و زیاتر لە 7 ملیۆن ئۆتۆمبیلی تۆمارکراو لە عێراق و هەرێمی کوردستاندا بوونی هەیە چارەسەر بریتیە لە ئەپلیکیشنی سیارە
بازارێکی ئۆنلاینی کڕین و فرۆشتنی پارچەکانی ئۆتۆمبیل و دۆزینەوەی پیشەگەرەکانە بە شێوەیەکی سەلامەت و پارێزراو و شەفاف. سوودەکانی ئەپلیکیشنی سیارە بۆ شۆفێران بۆ ئێوە یەکەم چوونە بازارێکی فراوانتر وەک لە بازاری نەریتی واتە هەڵبژاردەی زیاتر، دووهەم بوونی توانای هەڵسەنگاندنی پیشەگەرەکان و سێرڤیس سنتەرەکان و هەبوونی توانای بەراوردکردنی پارچەکان لە ڕووی کوالیتی و لە ڕووی نرخەوە و لە کۆتاییە بە گشتی ژینگەیەکی سەلامەتە بۆ کڕین و فرۆش. بۆ فرۆشیاران بازارێکی فراوانترە بۆ ئەوان واتە فرۆشی زیاتر، قازانجی زیاتر، هەروەها پرۆسەی فرۆشتنتیە بە ئەلکترۆنیە، هۆکارێکی باشە بۆ ناساندنی فرۆشگەکانیان و براندینکردنیان و لە کۆتاییشدا ڕکابەریەکی تەندروست بە شێوەی ئۆنلاین دروستە بێ لە نێوان فرۆشیاراندا. ئەپلیکیشنی سیارە جیاواز لە هاوشێوەکانی لە چەند ڕوویەکەوە. یەکەم ناوی سیارە وشەیەکە بە کوردی و عەرەبی ناوێکی بڵاوە لە ناو خەڵکە. دووهەم تۆمار کراوە لە حکوومەتدا. سێهەم سێرڤیسی گەڕۆک لە ئەپلیکیشنەکە هەیە. چوارەم تایبەتە بە بواری پارچەی ئۆتۆمبیل و خزمەتگوزاریەکانی وەکو وێبسایتەکانی تر نییە کە بواری ئەقارات و بواری کۆزمەتیک و ئەوانی کە لەخۆ بگرێ و هەبوونی سێرڤیسی گەڕۆک و هەبوونی چەند سیستەمێک بۆ بێگەیاندنی کڕیار و فرۆشیار وەکو چات و تەلەفۆن و نامە و هەتا دوایی. مۆدێڵی پارە پێیاکردنمان بە دوو شێواز ئێمە پارە پێیاکەین. یەکەم لە ڕێگەی وەرگرتنی کۆمیشن واتە ڕێژەیەک لە فرۆشتنی هەر پارچەیەک لە فرۆشیارەکەوە. دووەم بەشداریکردنی فرۆشیارەکان لە ڕێگەی ڕیکلامی ماهانگانە و ساڵانە. استراتیژی بازارکردنمان پرنت و ئامادەبوونی ئیڤێنتەکان و دیجیتاڵ و ڕووبەڕوو. تا ئێستا چیمان کردووە؟ 26 ڕیکلامان بۆ فرۆشیارەکان کردووە، 40 کڕیار پارچەمان بۆ دۆزیوەتەوە، زیاتر لە 1000 فرۆشیارمان لە عێراق تۆمار کردووە. فراوان بوونمان لە هەرێمی کوردستانەوە دەستمان پێ کردووە. ئینشەڵڵا لە 3 ساڵی داهاتووە بەرەو بەغداد و لە داهاتووتردا بەرەو شارە سەرەکیەکانی عێراق هەنگاو دەنین. تیمی سیارە پێک دێت لە خۆم و کۆمەڵێک شارەزای بواری ئایتی و باگراوندی بزنس ئەوەی کە سیارە پێویستەتی و بەرهێنانی بڕی 20 میلیۆن و 250,000 بۆ زیاتر پێشخستنی ئەپەکە و مارکێتین و بەرەو پێشبردنی. ئەمە شارەکانی ئەپی سیارەیە. ئەمە نوێترین ڤێرژن ئەم ساڵە خێنە بازارەوە، ڤێرژنی پارمان چاگەکەین. سوپاس، هەر پرسیارەکەیە ئامادەم. دەست خۆش هەرێز لە لای خۆمانەوە دوو پرسیارمان هەیە بەس بە کورتی جوابمان بدەین. یەکەمیان ئەوەیە ئۆنلاین پیمنت کە باست کرد چی بەکاردێنین چونکە کردت کارت و پەیپاڵ و ئانە لێرە ئاکتیڤ نین. دووەم دانە ئەوەیە کە تۆ بۆچی یەک ڤەرژنت لە ساڵێکە ناردووەتە دەرەوە لەلایەنی ئەپلیکیشنەکەەوە تەکنیکلی چونکە ستارتەپ ئەبێ خێراترین بە خێراترین شێوە بزنسەکەی گەورە بکات. پرسیار دوم دووارەکەیتەوە. یەکەم دەربارەی پیمنت کاژۆن دیلیڤەریمان هەیە و قسەم لەگەڵ شوێنەکان کردووە ئینتیگریتی بکەین ئینشەڵڵا لە ڤێرژنی تازە ئینتیگریتی یەکەین. ئەوە دووەم پرسیاری دووەمە ستارتەپ بە خێرایی گەشاکات تۆ بۆ چی؟ ئەنی تەکنیکەڵیەوە ڤەرژنی گوتت ساڵێکی تر ڤەرژنێکی تر دەخێنەوە. نا وتم ساڵی پار دانەیەکمان دروست کرد ڤێرژنی بێتا بوو. ئێستا ڤێرژنەکە دوای وەرگرتنی فیدباکی بەکارهێنەرەکان فرۆشیارەکان ئێزافاتم بۆ کردووە فیدباکم نووسیوە و دیڤلۆپی یەکەینەوە. دەست خۆش. سپاس. سپاس کاگەرێز. زۆر سپاس. بەڕاستەستی سپاس. باشە. ئەگە جارێکی تر دەست خۆش. ئەگە جارێکی تر سیارەتان پەکی کەوت و لە سناعە وەستاوتی وەڵا پارچەی نییە ئەوە دابەزێن و بەشکم تێداوێ ئەپلیکیشنەی کاگەرێز. زۆر سپاس کاگەرێز. ئەپلیکیشنێکمانەیە ڕەنگە زۆربەتان زۆر ئارەزوی وەرزش و یاری تۆپی پێ بکەن. ئەپلیکیشنێکمان بە ناوی لاعوب هەڵدەسێت بە دۆزینەوەی تالنت واتە سکیل و توانایی پرۆفێشناڵی بواری تۆپی پێ. پێشکەشکارەکەمان بە زمانی عەرەبی پێشکەشی ئەکات. تفەضل. مرحبا، أنا أكرم. مشروعي هو تطبيق لاعوب. طبعا إحدى أكبر المشاكل
اللي واجهتني بداية ممارسة كرة قدم من أنا صغير هي أنه ما لقيت فرصة أو مكان يوفر لي فرصة أنه ممكن أظهر موهبتي وبالتالي أمثل الأندية والمنتخبات وأحترف كرة القدم. بعدها كبرت مرت السنين، قررت أفوت وأبحث بهاي المشكلة، والمفاجأة اكتشفت أنه أكثر من 500 ألف لاعب على مستوى العراق يعانون من هاي المشكلة سنوياً. وأبسط مشكلة يبين مدى تأثير وحجم هاي المشكلة أنه ماكو يعني مستويات منتخباتنا الوطنية هي بتدني ونزول مستمر، وحتى الأندية. فسويت مشروعي اللي هو تطبيق لاعب، عبارة عن منصة تربط اللاعبين بالمدربين، هدفها نوفر فرصة سهلة للمواهب يقدرون من خلالها انه يبينون موهبتهم، لان كل لاعب راح يصير عنده ملف رياضي خاص به بمعلوماته واحصائياته وفيديوهات مهاراته واهدافه. وبنفس الوقت من الجهة الاخرى المدرب راح يكون عنده نسهل عليه ايجاد مواهب بجودة عالية ونوفر عليه التعب والجهد والوقت. بشكل مبسط تطبيق لاعب هو تجمع للاعبي كرة القدم الهواة يهدف إلى توفير فرص للاعبين المواهب، وبنفس الوقت نقدم خدمات لهذا التجمع تساعد بزيادة لعب كرة القدم، مثل حجز الملاعب والتسجيل بالأكاديميات والمباريات والتقييمات والجيمفيكيشن اللي موجود داخل الابليكيشن. احنا انطلقنا قبل 6 شهور، اطلقنا الMVP الاولي، حصلنا على فيدباك. بعد 3 اشهر بدينا بالنموذج الثاني. تطبيق لاعب اليوم باكثر من 4050 لاعب، اكثر من 100 مباراة تنظمت بواسطة الابليكيشن، اكثر من 850 تقييم داخل التطبيق. الفيديوهات اللاعبين شاركوا اكثر من 255 فيديو، والملاعب موجودة اكثر من 80 ملعب جاهز للحجز. بالنسبة للنشاطات، أول النشاطات اللي سويناها اتفقنا ويا نادي أمانة بغداد اللي هو يلعب دوري العراقي ممتاز، إنه يكون التطبيق هو البوابة اللي من خلالها راح يكتشف مواهب للنادي. حصلنا على جائزة EBA لريادة الأعمال اللي نظمتها غرفة تجارة بغداد قبل 3 شهور. طبعا تواصلنا مع وكلاء أعمال لاعبين في تركيا وهولندا والخليج، اللي من خلالهم راح نسوق المواهب اللي يتم اكتشافها بواسطة الابليكيشن. وحاليا دا نمشي بمعاملة تسجيل الابليكيشن كايجنت لاعبين لدى الاتحاد الدولي لكرة القدم فيفا. بالنسبة للإيرادات، احنا إيراداتنا مقسمة إلى 3 مراحل. المرحلة الأولى هي أول سنة، بعد سنة ونص الأولى، من نسب حجوزات الملاعب ونسب تسجيل اللاعبين بالأكاديميات. بعد السنة ونص الأولى راح يصير ينضاف المورد الثاني اللي هو الدعاية والإعلان والرعاية ونسب عقود اللاعبين اللي يتم اكتشافهم. المرحلة الثالثة اللي هي بعد 4 إلى 5 سنوات راح نسوي ستور متجر باسم التطبيق، وإنشاء أكاديمية لتعليم أساسيات كرة القدم. طبعا حجم السوق اللي مستهدفيه احنا على مستوى العراق للمرحلة الأولى فقط هو 4 مليار دينار سنوياً. حجم السوق على مستوى بغداد، السوق اللي احنا بادين به، هو 872 مليون دينار. حجم السوق اللي محتمل احنا نستحوذ عليه بعد سنة هو 300 مليون دينار عراقي. فريقي طبعا احنا 4 اشخاص، اني وديزاينر و2 مبرمجي ذكاء اصطناعي. وبالنهايه شكرا لكم، وان شاء الله كنت خفيف عليكم. شكرا عكام. يعني طلعت مو لاعب انت؟ انا لاعب كنت سابقا. كنت لاعب، اوكي. سؤال بس، شلون تقدر اي واحد يسجل بالابلكيشن؟ خلص الابلكيشن هو الفانس فوتبول، يعني اي واحد يسجل. بس اني اذا مو لاعب شلون اقدر اسجل تحت اسم انه اني كلاعب؟ احنا نسوي داخل التطبيق، اذا نطلب لاعبين راح تصير شلون الروم، فاللاعبين راح يقدمون، راح نشوف ملفاتهم منو اللاعب اللي من خلال معلوماته وفيديوهاته مبين اللاعب، فهذا اللي يجي استدعاء. منو راح يقيم؟ يقيم مدربين.
عندنا اتفاق ويا أكاديمية نادي اسبانيول الإسباني راح هم يكونون مشرفين على اختيار المواهب. شكرا كاكا. حبيبي كاكا. شكرا لكم. شكرا. دەستخۆشی بۆ کاکەکرم هەرچەند ئایدی زیاترە بینم ناڵێم متەحەمیسترم بۆ وێڵم خۆزگە منیش ئایدیەکم هەبووە تەرحم کردایە. دەستخۆش کاکەکرم. فول ستۆپ کۆمپنی ڕەنگە زۆرتان ڕوبەڕووی ئەو کێشە بوو بوونەوە کە ئەچیتە شوێنێک دایرێکی مەعاملە ئەڵێ کاکەبی بە تەرجمەی قانونی بکە. ئەم مستەڵەحە گەورە ئاڵۆزە سادە کراوەتەوە. بزانین فول ستۆپ کۆمپانی چی ئەکات؟ فەرمواریان خەن. سڵاو بەخێر بێن من ئاریان لە کۆمپانیای فڵستۆپ بۆ خزمەتگوزاری وەرجێڕان. دوای کارکردنم لە بواری وەرجێڕان بۆ ماوەی 4 ساڵ بۆم دەرکەوتووە کەوا زۆربەی کڕیارەکان تووشی ئاستەنگ دەبنەوە لە داواکردنی خزمەتگوزاری وەرجێڕان بەهۆی کەمی کاتەوە. هەر بۆیە هەستام بە ئەنجامدانی ڕاپرسی و چاوپێکەوتن لەگەڵ کڕیارەکانمان و بەپێی ئەو ڕاپرسیە بۆم دەرکەوتووە کەوا سەتاعەفتای کڕیارەکانمان ئارەزووی هەبوونی پلاتفۆرمێکی ئۆنلاین دەکەن بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری وەرجێڕان و زۆربەی کڕیارەکانمان ڕازینین لە کوالیتی وەرجێڕان ئەویش بەوەی بەکارهێنانی گۆگڵ ترانسلیتەوە. و هەروەها زۆربەی وەرجێڕەکانمان ناتوان بازارێکی باش ببینەوە بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری وەرجێڕان. بەپێی ئەو ڕاپرسەی کە ئەنجاممان داوە کڕیارە بە ئامانجکراوەکانمان سێ جۆرن ئەوانش NGOs کۆمپانیەکان و هەروەها کەسانی ئاسایی وەکو گەشتیار و قوتابیەکان. هەر وەک دەزانین هەموو جیهان بەرەو بە دیجیتال بوون دەڕوات بەهۆی کەمی کاتەوە هەمومان هەوڵ دەدەین هەموو شتەکان بە کاتێکی کەمتر بەردەست بخەین. بۆیە کۆمپانیای فڵستۆپ بەبێ پێویستی کڕیار هەڵساوە بە پێشکەشکردنی پلاتفۆرمێکی ئۆنلاین بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاریەکانی وەرجێڕان لەلایەن کەسانی بە ئەزمون و شارەزاوە بۆ یەکەم جار لە عێراق. لە ئێستادا کۆمپانیای فڵستۆپ سێ خزمەتگوزاری سەرەکی لەسەر وێبسایتەکەمان بەردەست کردووە کە ئەوانش وەرجێڕانی ڕاستەوخۆ و هەڵەچینی. خاڵە بێهاوتاکانی فرۆشتنی ئێمە بریتیە لە داواکردنی خزمەتگوزاری وەرجێڕان لە ماوەی کەمتر لە 3 خولەک و هەروەها پێشکەشکردنی وەرجێڕان لەلایەن کەسانی بە ئەزمون و باوەڕپێکراوە و پێشکەشکردنی چەندین خزمەتگوزاری هەمە زۆر لەسەر یەک پلاتفۆرمی ئۆنلاین و چەندان خاڵی تر. نرخەکانمان بەپێی ستانداردەکانی بازارە و بزنس مۆدێڵەکەمان لەسەر بنەمای کۆمیشنە کەوا 160 بۆ کۆمپانیای فڵستۆپ دەڕوات و 140 بۆ وەرجێڕەکانمان. قۆناغەکانی دەستپێکردنمان ئێمە لە ساڵ 2021ەوە دەستمان پێکرد و لە هەمان ساڵدا توانیمان پلاتفۆرمە ئۆنلاینەکەمان تەواو بەردەست بخەین و سێ خزمەتگوزاری سەرەکی لەسەر بەردەست بخەین و لە هەمان کاتدا توانیمان بە شێوەیەکی فەرمی لە KRI بزنسەکەمان تۆمار بکەین. لە ساڵی 2022ەوە تاکو ئێستا بەشداریمان لە چەندین پرۆگرام و ڕاهێنانی بزنس کردووە و توانیمانە تیمەکەمان فراوان بکەین. پلانی فراوانبوونی ئێمە بریتیە لە ساڵی 2022 کردنەوەی ئۆفیسی سەرەکیمان لە شاری هەولێر و زیادکردنی چەند خزمەتگوزاریەکی تر و هەروە ئامانجمانە 500 کڕیار لەسەر پلاتفۆرمە ئۆنلاینەکەمان خۆیان تۆمار کردبێت. و بۆ ساڵی 2023 پلانمان ئەوەیە بە شێوەیەکی ئۆنلاین بڕۆینە هەموو هەرێمی کوردستان و زیادکردنی چەندین خزمەتگوزاری تر و هەروە ئامانجمانە 2000 کەس لەسەر پلاتفۆرمە ئۆنلاینەکەمان خۆیان تۆمار کردبێت. پلانی گەشەسەندنی ئێمە بریتە لە سێ قۆناغ. یەکەمیان دۆزینەوەی کڕیارە ئەویش بە فرۆشتن و بە بازارکردن. قۆناغی دوم هێشتنەوەی کڕیارەکانە لەلایەن خۆمانەوە ئەویش بە پێشکەشکردنی خزمەتگوزاری کڕیار و هەروەها مانەوەمانە بەڕکابەرانە لە بازاردا ئەویش لە ڕێگەی گەشەپێدانی خزمەتگوزاریەکانمان بە شێوەیەکی بەردەوام. ئەویان تیمەکەمانە کە پێت دێت لە خۆم وەکو فاوندەر و CEO هەروەها سۆشەڵ میدیا سپێشەڵست و چەندین فریلانس ترانزلیتەرز. ئێمە بۆ گەشەپێدانی بزنسەکەمان داوای $8,500 دەکەین خۆشمان $1,000 بە بزنسەکە دەبەخشین. سوپاس بۆ جێگرتنتان. زۆر سپاس ئاریان خان. یەک پرسیارمان هەیە
ئەو دوکیومنتانەی کەمانەوێت ترانسلیتی کەین ئەبێ بۆت بینین چۆن ئەبێ ئەپلۆدی کەین چونکە دوکیومنتی ئەسلی ئەبێ ترانسلیت کرێ لەو حاڵەتە ئەبێ فیزیکلی بێنرێ بۆ شوێنێک ئەو کاتە جیاوازی چییە بێ لەگەڵ ئۆفیسێک کە هەیە ئەو ئیشان نەخێر هەر خۆی ئەوەی ئێمە جا دەکاتەوە لە هەموو ئەو کەسانی کە ئەو خزمەتگوزاریە پێشکەش دەکەن ئەوەی مەفوڵی ینی ئۆنلاینش دەکا بۆ نمونە دۆکیومنتێکتیا هەر لەسەر وێبسایتەکە ئەپلۆدی دەکەی و ئۆتۆماتیکلی وشەکان کۆ دەکاتەوە ئەگەر وەردیان ئێکزڵ بی و هەروە دەتوانی بە شێوەی ڕسم ینی هەر ڕسمێکی دۆکیومنتەکەت بگری بەشی سکانیشمان هەیە دەتوانی ئەپلۆدی بکەیت چونکە دوکیومنتی ئەسلی ناتوانانی ئەپلۆدیکەی ئەبێت دوکیومنتەکە ئەتاچ بێ ئەوە یەک دووش مێثۆدی پەیمنتەکە چۆنە باسن نەکە بەڵێ ئەوەی کە دەکرێت ئەپلۆدی دەکەی ئەوەی کە ناکرێت خۆمان هەم کۆلێکشن و دیلیڤەری سرویسمان هەیە ئەوەش ئاسانکاری زیاترە لە بۆ کڕیارەکانمان کاتیان و بگەڕێنەوە و پارەدانەکەشمان لە ئێستادا هەم کاشە هەم ئیدی وەکو ئۆنلاین پەیمنتەکانی کە هەیە لە بازار بەکاردێنین فاست بێ ناسوالێت ئەوانە لە داهاتویان پلانمانە ئۆنلاین پەیمنت گەدوێش دابینکەین ینی زۆر سپاس جاوە تیمەکان منیان خۆش ناوێت کە من لێەوە دەرەکەم یعنی کاتیان نەماوە ڕۆڵێکی قورسیان داوە بە من زۆر چاکە ستارتەپی داهاتوومان بۆ کەسە تەکنیکاڵەکان کاک فەرهەنگ و جەماعەت ئەوانەی کە لەناو تەکنۆلۆژیا وەکو خۆمان ستارتەپێکمانێت لە بواری پەنەترێشن تێستینگ کە زۆر گرنگە بۆ بواری سۆفتوێر من زۆری لەسەر ناڵم کاک سەمەد فەرموو ئەم کاتتان باش من سەمەد عەبدوڵڵا فاوەندەری وەن سکوێر دەمەوێت بەر لە دەستپێکردنی پرۆژەکەم سەرنگتان بۆ چیرۆکێک ڕابچێشم ساڵی 2020 سەروبەندی هاتنی کۆڕۆنا و ئەم ڤایرۆسە خەڵکی خۆیان لە ماڵەوە کەرەنتینە دەکرد بۆ ئەوەی خۆیان لەم ڤایرۆسە کوشندەیە پارێزن حکومەتەکان کۆمپانیاکان بازرگانەکان قوتابخانەکان زانکۆکان پرۆگرامی زوم میتینگیان بەکاردێنا بۆ ئەوەی کۆبوونەوەی ئۆنلاینی پێ ئەنجام بدەن خاوەنی کۆمپانیای زوم میتینگ خەڵکی دڵنیا کردەوە کە پرۆگرامەکەیان زۆر سکوێرە کە هەرگیز هاک ناکرێت لەو کاتەدا گەنجێکی کورد لە کوردستان کە لەنێک لە پرۆگرامەکە دەدۆزێتەوە هەر ئەکاونتێک بێ لە ڕێگای ئیمێلەوە داخل دەبێت ینی دەتوانێت لە کۆبوونەوەی حکوومەتێک دابنیشێت پاش ئەوەی بە شێوازێکی یاسایی ئەو کەلێنەیان بۆ دەنێرێت ئەوان $3000 خەڵاتی دەکەن ئەم کەلێنە بۆ هۆی دەنگدانەوە لە چەندان ڕۆژنامەی جیهانی ئەکرد سکیۆریتی ریسێرچەر و چەندان ڕۆژنامەی نێوخۆیی ئەم گەنجە لێرە دانیشتووە ناوی یوسف عەبدوڵڵایە کە سکیۆریتی ریسێرچەرێکی تیمی وەن سکوێرە وەن سکوێر چییە؟ وەن سکوێر پرۆژەیەکی سایبەر سکیۆریتیە تایبەتە بە پاراستنی وێبسایت و ئەپلیکیشن و پرۆژە بازرگانیەکان کە لەلایەن تیمێکی بازموونەوە بەڕێوە دەچێت ئەو کێشەیە چییە وەن سکوێر دەیەوێت چارەسەری بکات بە پێی راپۆرتی زە سکوێر وۆرد عێراق یەکێکە لە خراپترین وڵاتەکانی بوارزی سایبەر سکیۆریتی یاخود ئێمە ڕۆژانە دەبینین چەندان کەسمان وێبسایتمان پێگەمان هاک دەکرێت چارەسەرەکانی ئێمە بۆ ئەم کێشەیە چین ئێمە کۆمەڵی خزمەتگوزاری پێشکەش دەکەین بۆ ئەوەی بتوانین ئەم کێشەیە چارەسەرکەین یەک لەو خزمەتگوزارانە لێکۆڵینەوە و سکوێرکردنی وێبسایت و پرۆژەکان بلاک بۆکس پێن تێستینگ دروستکردنی وێبسایت و ئەپلیکیشن بە شێوازێکی پرۆفیشنال کە دوور بێت لە ئاڵەی تەکنیکی ئەو وێبسایتانەی کەوتونەتە بەر هێرشی ئەلکترۆنی جارێکی تر دەیانگەڕێنەوە سکوێریان دەکەین فرۆشتنی توڵی گەشەپێدراوی خۆمان کە خۆمان گەشەمان پێداوە کردنەوەی خولی پێگەیاندن بۆ گەشەپێدان بۆ ئەوەی گەنجێکی زۆر دروستکەین لەو بوارە ئەوە مۆدلی بازرگانیەکەی ئێمەیە لە کۆمەڵێک کارمەندی دیڤلۆپەر و سکوێریتی ریسێرچەر پێک دێ هەروەها کارمەندی مارکێتینگ و دیزاینشمان هەیە ئۆفیسێکدا دەمەزرێنین کڕیارەکانی ئێمە چێ دەبن حکومەت هاونیشتیمانی ئاسایی خاوەن پرۆژە کۆمپانیا شوێنە بازرگانی و نێوخۆیی و نێودەوڵەتیەکان ڕۆژانە ئێمە دەبینین ئەوانە تووشی کێشەی سکوێریتی دەبن وێبسایتی حکومەت هاک دەکرێت هاونیشتیمانی ئاسایی هاک دەکرێت یەکێک لە جیاوازیەکانی پرۆژەی ئێمە تیمەکەی ئێمە ئەوەیە کە پارەی دەرەوەی هێناوەتە ناو وڵات واتە ئێمە یاریکەری نێودەوڵەتیمان هەیە کەسی نێودەوڵەتیمان هەیە کە چەندان ئەزمونیان هەیە و ئەزمونەکانیانن جیاوازی ئێمە لەگەڵ کابرەکان چییە؟ تایبەتمەندی و کوالێتیەکەمانە تایبەتمەندی ئێمە ئەوەیە ئێمە بە شێوازێکی مەنیوەڵی وێبسایتەکان تێز دەکەین کوالێتیەکەشمان هیچی کەمتر نییە لە کوالێتێکی نێودەوڵەتی ئێمە کلێنمان لە چەند زیاتر لە 30 کۆمپانیای نێودەوڵەتی دۆزیوەتەوە
کە زیاتر لە 100 کە لێنە لە کۆمپانیای ئەپڵ، تیکتۆک، ئەمەزۆن، تویتەر، پەیپاڵ، چەندان کۆمپانی تر و بەشداری چەندان ئیڤێنت و چالنجمان کردو. یەک لەو چالنجانە چالنجی ئەمەزۆن بوو کە ئێمە پلەی یەکەمان هینا و پلەی دووەمی لەسەر ئاستی پرۆگرامی تیکتۆک کە زۆرترین کەلێنمان لێ دۆزیوەتەوە. پلەی شەشەمشین لەسەر ئاستی پرۆگرامی ئەمەزۆن. ئەمە ئەندامانی تیمەکەمان کە لێرە ئامادەنە ئێستاکە چەندان کەلێنی زۆریان دۆزیوەتەوە. ئەوە سوپاس و پێزانینی کۆمپانیاکانە بۆ سکوێرتی ریسێرچەرەکانمان ئەوە کەلێنێکی ئەپڵە کە 6,000 دۆلارمان وەرگرت لێ و چەندان کەلێنی تر هەیە کە ناتوانم ئەوە ئەمەزۆن چالنجە 5,000 دۆلارمان وەک بۆنس وەرگرت و پلەی یەکەمان هینا. هەروەها ئەوە کەلێنێکی ترە کە دۆزیومانەتەوە. ئێمە تیمەکەمان لە 5 کەس پێک دێ. هەروەها ئێمە بۆ دامەزانی ئەو کۆمپانیایە پێویستمان بە 19 ملیۆن دینار هەیە. 12 ملیۆن دیناری خۆمان دابین دەکەین لەو فەندانێکەوە لەو باوەندیانەی کە لە کۆمپانیای نێودەوڵەتیەکان وەرگمان گرتووە. 7 ملیۆن دینارش داوای فەند دەکەین بۆ ئەوەی سوودی ئەو فەندە چییە بۆ ئێمە لە ڕێگەی ئەو فەندەوە دەتوانین پرۆژەکە بە شێوەیەکی فراوان دەست پێ بکەین، سەرجەم پێداویستە لۆجیەکان و ڕەخسانی هەلی کار بۆ کۆمەڵێک لاو و خولی زۆر بکەینەوە. لە کۆتاییدا ئامانجی ئێمە چییە بۆ وڵاتەکەمان؟ ئامانجی ئەوە ئێمەوەیە ئەو ئەزمونەی لە دەرەوە هەمانە بێنە ناو وڵات بۆ ئەوەی ئاستی سایبەر سکوێریتی وڵاتەکەمان پێش بخسین. زۆر سپاس. ببورن کاتەکە کەم بووی بەسەرەیدا وایە پرۆسس بکەم. استاخۆش زۆر سپاس. دەستخۆش کاکسان لە بڕخوارە دەستخۆش زۆر سپاس. ئەو کۆمپانیانەی لێرن کە ئیشی سۆفتوێرەکە نەتوانن ڕاوێژیان لەگەڵ بکەن بۆی پێنەتریشن تێستینگیان بۆ بکەن بۆ سەلامەتێکی زیاتر. دەستان خۆش بێت. شۆپ ئاسار شۆپ و ئاسار بریتە لە کللتوری کۆن، ئاسەواری کۆن. لێرە ئیکۆمەرسێکمان هەیە کە کار لە مامەڵەکردن بە ئاسەوار و کەلوپەلی کللتوری و ئەو شتانەوە کات. حەزەکەم زیاتر ڕوونی بکاتەوە. پەرۆشخان فەرموو. بەخێر بێن بەڕێزان، من ناوم پەرۆشە، بەڕێوەبەری بەشی پەیوەندیەکانم لە شۆپ ئاسارەوە. پێم خۆش بوو پێشەوەی باسی پرۆژەکەی خۆمتان بۆ بکەم. چیرۆکی ساراتان بۆ باس بکەم. سارا کچێکە خاوەنی براندی خۆیەتی و ئەوێ بە کەمترین کات بگات بە زۆرترین کڕیار، بەڵام لە ئێستا توانای ئەوەی نییە کە دوکانێکی تایبەت بە خۆی دروستکەم. بۆیە ڕەفیقەکانی پێشنیاری ئەویان بۆ کردو کە لە فەیسبووکە پێجێکی خۆی دابنێ و لێوە بەرهەمەکانی بفرۆشە، بەڵام ئەم پێشنیارە گونجاو نییە بۆ سارا، چونکە سارا هەم لە ڕووی تەکنیکیەوە زۆر لێهاتووی ئەوەی نییە کە بزنسێکی ئۆنلاین بەرەوە بڕێ، تەنها لێهاتووی لە کاروبارەکەی خۆیان هەیە و ئەوێت لە کەمترین کاتا بگات بە زۆرترین کڕیار. بۆیە ئێمە شۆپە ئاسارمان دروست کرد کە ئێمە ئاسانکاری بۆ بزنسەکانەکەین کە بتوانن بەرهەمەکانی خۆیان بفرۆشن بە کڕیارەکانیان و کێشەی سارا و کێشەی براندەکانی تری خۆماڵی لەلای ئێمە هەنەکرێت، چونکە چۆن بڵێن دەڕۆی و ئاسانکاریانی ئێمە هەم کڕیار ئاسانکاری بۆ کرێ، هەم فرۆشیاریش ئاسانکاری بۆ کرێ، بۆیە کە بتوان کڕین و فرۆشتن ئەنجامن بە سیستەمێکی ئۆنلاین. اینجا بەڕێزان پێم خۆش بوو کە باسی ئەوەش بکەم کە ئێمە بە تەواوەتی سەپۆرتی بزنسی خۆماڵیەکەین و بە تایبەتیش هەلی کارمان ڕەخسانەوە بۆ ژنان، بۆی کە بتوانن بە ئاسانی ئەو پرۆژانی کە هەیەە لەلای ئێمە بیخەنە کارە و داهاتی خۆیان پێ بکەن. و کڕیارەکانی لای ئێمە B2B شەگرێتەوە و B2C شەگرێتەوە و لە هەمان کاتا ئێمە بورن. ئێمە توانیومانە لە 2 ساڵی ڕابردووە لە سلێمانی و هەولێر و کەرکووک و دوهۆک کار بکەین و بەنیازیشن لە داهاتووە چۆن بڵێن پرۆژەکەمان گەورەتر بکەین کە هەموو شارەکانی عێراقیش بگرێتەوە پلاتفۆرمەکەمان و بزنسەکانی ئێوەش بەنە ناو پلاتفۆرمەکەی ئێمەوە. و خاڵێکی تر کە زۆر بە گرنگم زانین باسی کەم ئەوەیە کە هەم ئایدیەی ئەم پلاتفۆرمە و هەم دروستکردنەکەی و لە هەمان کاتیشە ئەوەی کە توانیومانە زیاتر لە 250 بزنسی خۆماڵی بدۆزینەوە و بیانهێنینە ناو پلاتفۆرمەکەی خۆمانەوە تەنیا لەلایەن تیمێکی 3 کەسیەوە ئەنجام میراوە کەەوەش توانای ئێمە دەرەخا کە توانیومانە بە کەمترین سەرچاوە بگەین بە زۆرترین فرۆشیار و بیانهێنن سەر پلاتفۆرمەکەی خۆمان. و ئێمە لەم ڕۆیە داوای
15 ملیۆن دینارەکەین ئەویش لەبەر ئەوەیە کە فرۆشی خۆمان باشترکەین و تیمەکەمان گەورەترکەین بۆ ئەوەی کە بتوانین تەنانەت خزمەتێکی باشتریش ئەنجام بین و لە هەمان کاتا پەرە بین بە بەرهەمەکەی خۆمان و کەمپینی مارکێتینیش ڕابگەێنین هەموو ئەمانە بۆی کە بگەین بە کرارێکی باشتر و یارمەتی فرۆشیارەکانیش بین و براندە خۆماڵیەکان ئاسانکاریان بۆ بکەین کە بتوانن بزنسەکانی خۆیان دابمەزرن لە ڕێی سیستەمەکەی ئێمەوە و خاڵێکی تر کە زۆر بە گرنگێزانم کۆتایی پێبێنم پیچەکەی خۆم ئەوەیە کە بۆچی ئێمە باشترین کەسین کە ئەم ڕۆڵە پڕکەینەوەیش لەبەرەوەیە کە وەکو پێشتر ئاماژەم پێ ئێمە تیمێکی سێکەسین توانیمانە ئەم کارە گەورەیە ئەنجام بین لەبەرەوە لە داهاتووشا پلانمان ئەوەی تیمەکەمان گەورەکەین بەمەش بتوانین خزمەتێکی باشتر بکەین و لە هەمان کاتیشا ئێمە ئاسانکاریمان کردووە بۆ بزنسەکان بە تایبەت و هەم بۆ کڕیاریش کە بتوانن ئەم سیستەمە بەکاربێنن بۆ ئەوەی کە چۆن کڕین و فرۆشتنی خۆیان ئەنجام بن و کۆتا خاڵی ژەوەیە کە ئێمە دەرفەتی کارمان ڕخسانەوە بۆ گەنجی لای خۆمان و بە تایبەتیش خانمان کە بتوانن ئەوانیش بنە ناو دەستی کارە و بەرهەمەکانی خۆیان بفرۆشن لەبەرەوەش یعنی بژانەوەیەک ئەین بە بژانەوەیەکی ئابووری ئەین بە وڵاتەکەمان کە بتوانن براندی خۆماڵیش بێتە ڕێزی براندەکانی ترە و کرارەکان بتوانن بەرهەمی خۆماڵی خۆمان بکڕن زۆر سپاس دەست خۆش ئەوەی ئەم تێگەیشتم ئەنگۆ لینکن بینی کڕیار و فرۆشیار It's a business online platform for e-commerce. Okay, زۆر سپاس. ڕۆڵی ئێوە چییە لە بینی کریار و فرۆشیارە؟ لە ئاسانکردنیە؟ بەس ئاسانکردە؟ ئێمە ئەوەیە کە ئێمە پلاتفۆرمەکەمان هەیە. ئێمە خاوەنی براندی ئیکۆمرسیشۆ بە ئاسارین پلاتفۆرمەکەمان هەیە لێوە بە ئاسانترین شێوە کڕیارەکان ئەتوانن داوای بەرهەمەکان بکەن کە فرۆشیارەکان ئەیخەنە ناو ئاپەکەی ئێمەوە. ئێوە چۆن پارە پێیاکەن؟ بگورە؟ پارە چۆن پێیاکەن؟ ئێمە پارە لە ڕێی سەبسکریپشنەوە بۆ فرۆشیارەکان پێیاکەن کە ماگانە سەبسکرایب یەکەن. دەست خۆش زۆر سپاس. زۆر سپاس بۆ فەرۆشخان. دڵنیام ڕۆژە لە ڕۆژانەوە چوونەتە شارێک و لە خۆتان پرسن ئەرێ لەم شارە کوێ خۆشە. وەڵامی ئەو کوێ خۆشەیە ستارتەپی داهاتوومانە. ڕێبەری ئادەم بزانین چیمان بۆ ئەکەن. سلااو سەرەتا حەزەکەم سوپاسی هایتێکس و ڕوانگە و ئینڤست مای ئایدیا بکەم بۆ پێدانیم دەرفەتە دەرفەتێکی زۆر جوانە حەزەکەم هەموو کەسێ پاڵپشتی ئەو پرۆجێکتانە بکاتن سەرەتا باسیەوەکەم کە تەکنۆلۆژیا ئێستا زۆر ژیانی ئێمان ئاسان کردووە بەڵام خۆمان وەکو ئێستا کە گۆگڵ لەسەر شاشە دیارە هەنێک کێشەمان لەگەڵی هەیە بۆ ئەوەی بزانین کە خۆمان کە بە سۆرانی یان بادینی یان هەر بە کیبۆردی کوردی شوێنەکان سێرچەکەین ئەم شوێنانە بۆمان درست دەرناچیتن بە تەواوی ناگەینە سەر حەڵێک بوویە ئێمە حەڵی ئەوەمان کرد بەوەی کە ڕێبەری ئادەممان دامەزران سوپاسی گۆگڵەکەین کە بووە بەشێک لە ئەپلیکیشنەکەی ئێمە وەکو ڕێبەری ئادەم ڕێبەری ئادەم برێتە لە ئەپلیکیشنێک بۆ ڕێبەریکردن و ڕێنیشانداریکردنی گەشتیاری بازرگانی شوێنە گشتیەکان لە هەرێمی کوردستان ئێستا ئەم ئەپلیکیشنە بەردەستە لەسەر هەردوو پلەتفۆرمی پلەیستۆر و ئەپستۆر کە ژمارەیەکی زۆری داونلودیشی هەیە حەزەکە ماشاتان بکەمەوە بە هەنێ ژمارە کە ئێمە توانیمانە کەڤەری زیاتر لە 7000 شوێن بکەین 7000 لۆکیشنی جیاجیا بکەین لە هەرێمی کوردستان ئەو 7000 شوێنانە کە باسیەکەین دابشکراوە لەسەر هەرێک لە پارێزگاکانی دۆک هەولێر سلێمانی هەڵابجە بە قەزا و نەحیەکانیەوە یعنی لە سەنتەری شارەکان دەرچووینە چووینە قەزا و نەحیەکانیشەوە توانیمان نزیکەی یان زیاتر لە 25000 بەکارهێنەری هەرێمی کوردستان و سەردانکەرانی کوردستان کە لە عێراقەوە سەردانمان ئەکەن بەدەست بێنین دیسان ئەو ژمارانەی کە لە بەردەستە دەتوانین بە دیتێلسێکی زۆرەوە بۆتان باسکەین بەس بازوور نەچنە ناو قوڵاییەکانەوە 7000 لەوانەیە ژمارەیەکی گەورە بێ بەڵام لەسەر چەند سێکتەرێکدا بەشکراوە بۆ ئەوەی بە ئاسانی بچیتە شوێنی مەبەستەکە ئێمە حەزەکەین ئەو سەردانکەرانەی کە دێنن هەرێمی کوردستان
کاتیان بۆ بگەڕێنەوە یان بەکارهێنانی ئەپلیکیشنی ڕێبەری ئادەم کاتیان بۆ بگەڕێنەوە لەگەڵ کەمی تێچوونی مەصرفەکەشی بۆ بکەین دیسان ئێمە بووینە پردێک لە بینی خاوەن بزنسەکان لە بازارەکانی کوردستان دیسان لە عینی پارێزگایان لە عینی بازار بتوانین لینکێک لە بینی بزنسەکان دروست بکەینەوە هەر وەها دەتوانین ڕێکخستنی گەشتیارە عەرەبەکانیش بکەین لە نەوەڕاست و خواروی عێراق لێرەوە هەمومان کە لێرە ئامادە بووین حەزمان بەوەیە کە حەزمان خۆلیایەکی تەکنۆلۆجیمانە یان حەزمان بووی هەیە بەڵام حەزەکەم داوای شتێک بکەم لە هەمووتان کە هەمووتان دەتوانن سەپۆرتی ئەم پرۆژێکتانە بکەن بە چ جۆرێک بە داونلۆد بە لایک بە بەکارهێنانی ئەم پلاتفۆرمانە بۆ ئەوەی ببێتە کەلتورێک لە ناو ئێمە بتوانین کەسی نێوخۆ زیاتر نەجاحەت بهێنیتن کەسی نێوخۆ زیاتر پشتبەستن لەسەر خۆ پرۆژێکتەکانی خۆی بکاتن ئەم ئەپلیکیشنێکە باسەکەم حەزەکەم شتێکتان بۆ باسکەم کە ئێمە بووینە براوەی زیوین هی کۆمپێتیشنێک لەسەر مستەوای عێراق بۆ ساڵی 2022 لە بینی 78 پرۆژێکتە ئەم 78 پرۆژێکتە بە لژنەیەک هەلسەنگاندنی بوو کراوە کە زیاتر لە 13 وڵات بەشداریتیان کردبوو کە ئێمە ئەم پرۆژێکتەمان لەوێ خەڵاتی زەوینیان بەدەستێنە دیسان حەزەکەم شتی دیکە بکەم کە بوتان بخەمە ڕوو ئەم فاندەی کە ئێستا باسیەکەین دەتوانی بمانگوازتە بۆ هەنگاوەیەکی نوێ بۆ قۆناغێکی نوێ لەگەڵ ئەوەشە دەتوانین تیمەکەمان پێفراوانتر بکەین چونکە سنووری کارکردنی ئێمە زۆر گەورەیە بەپێی ئەوە کە متمانەیەکی زۆر گەورەمان بۆ پرۆژێکتە هەیە ئەم متمانەیەکی زۆر گەورە بەم پرۆژێکتەمان هەیە و زۆر بە قوڵایە چونە ناو ئەم ئیشەوە دەتوانین باسی ئەوە بکەین یان حەزربوونی ئامادەبوونی خۆمان دەرببڕین کە دەتوانین پێشوازی لە ئینڤستەر و بەرهێنەری دەرەوە و ناوخۆشی بکەین بۆ ئەوەی ئەم پرۆژێکتە بێتە پرۆژێکتی کوردستان لەم ساڵەیە لە ساڵی داهاتوو یان لە ئایندەیەکی نزیکە بێتە پرۆژەی هەموو عێراق زۆر سپاس و فەرموو زۆر سپاس پێش ئەوەی ستارتەپێکی تر بانکەم حەزەکەم تۆزێک بجوڵێن کێ توانێت پێم بڵێ بەس گوگل نەکەن لە ژێرەوە کێ توانێت پێم بڵێ وێبسایتی ئەمەزۆن پێش ئەوەی ناوی ئەمەزۆن بێ ناوی چی بوو دەست هەڵبڕاگەرەی زانی کەس نایزانێ مۆبایلەکانتان دەربێنن لەسەر گوگل کرۆم بنووسن relentless.com relentless.com ڕاستەخۆت باتە سەر ماڵپەڕی ئەمەزۆن یەکەم جار ئەمەزۆن ناوی relentless بوو دواتر ناوەکەی گۆڕا بە ئەمەزۆن دەستان خۆش بێ ستارتەپێکی تر بانگەکەین شەوق ئۆرگانزا کە کارەکات لە دروستکردنی جلوبەرگی کلتوری بە مادەی خاوی کوردی و لۆکاڵی و کەڵچرەڵ بە شەوخان خۆی بفەرمێت باسی بکات گۆشتەکرد نەگۆ ئەکتیڤیتیەک ئەم کاتەتانە بەش من شەوقم فاشن دیزاینەرم و خاوەن براندی شەوق ئۆرگانزا شەوق ئۆرگانزا چییە؟ شەوق ئۆرگانزا براندێکی خۆماڵی بۆ دابینکردنی پارچەی جوانپۆشی یاخود پارچەی فاشن ئەلیگانس شەوق ئۆرگانزا یەکەمین براندی تۆربان کە هاندمەید و یەکەمین دیزاینێک کە تێکەڵکردنی لە بینی دوو کڵتوری جیاوازە ئەوەیە کە کڵتوری کوردی و کڵتوری عەرەبی طبعا ئێمە لە ساڵی 2017 دامەزران و ئێستا خەڵکێکی بەرهەمی خۆمان دەزانێ و متمانەی هەیە بە بەرهەمی خۆمانە ئەو پارچانەی کە ئێمە سەپۆرتی دەکەینەوە بۆ بازارەکە یان ئەو پارچانەی کە لەژێر ناوی شەوق ئۆرگانزەیە ئەوەیە تۆربان و عەبایە و بێرێت و سکارفە گرنگترین خاڵە ئەوەی لە ناو براندی خۆمانە ئەوەی کە ئێمە قوماشێکی مریح بەکار بێنین بۆ دروستکردنی بەرهەمی خۆمانە
بەنسبەت تۆربانەکە فکرەکە لەکوێ هاتووە لەبەرچی ئەم تۆربانە دروست کراوە قسەکەی هەیە یان ستۆرەکەی هەیە ئەوەیە یەکێک لە ڕەفیقەکانی خۆم ڕۆژێک هەبوو مناسبەی خۆی هەبوو لە تەخەڕوج تۆربانێکی ویست بۆ حەفلەکەی خۆی گونجاو بێ لەگەڵ جۆدەکانی خۆی یان گونجاو بێ بۆ ئەو مناسبەی نەیدۆزیوە لە بازاڕەکە لە ناو ئەو بەرهەمانەی کە تورکی و مەسری ئەوانە خۆم ئەو تۆربانە بۆ دروست کردووم بۆ ئەوەی بە جوانترین شێوە دەربچێت طبعاً جوان دەرچوو زۆر خەڵک بەدڵی بوو و یەک لە یەک گوازراتەوە و خەڵک داوای کردبوو وردە بووتە براند بەنسبەت عەبا ئەو عەبایانە کە دروستی دەکەم من وەکو کچێکی عەرەبم لە ناو کۆمەڵگەیەکی کوردم حەزم کرد کە شتێکی جیاواز دروستکەم حەزەکەم کە شتێکی گرنگ دروستەکەم کە ئەوەیە تێکەڵکردنی لە بینی کڵتوری عەرەبی و کڵتوری کوردی بە بەکارهێنانی قماشی کوردی طبعاً وەزعی بزنسەکەمانە ئێستا ئێمە براندەکە لە کاردایە و بەردەستە ئێستا و لەسەر سۆشیال میدیا هەیە ئێمە هەوڵمان داوە کە زیاتر ببینە ناو خەڵگەوە بە بەشداریکردن لە ناو ئیڤێنتەکانە و لە بازاڕەکان دەبین و مەجموعەی کۆمەڵگەی ژنێکی بەناوبانگ پرۆدەکتی خۆمان لەبەری کردووە و بەنسبەت ئەو پلانەی کە خۆمان دروستمان کردووە لەسەر سۆشیال میدیا پلانێکی بەسیطمان کردووە بۆی خەڵک زیاتر بمان ناسێتەوە و هەوڵمان داوە کە شوێن یان ئەکاونتمان هەبێت لەسەر ئەو ئەپلیکیشنانە کە ئۆنلاین شۆپینگ ئەپلیکیشنە کە لۆکەڵە ئێستا و هەروەها بەنسبەت پرۆدەکتی خۆمانە حەجمەکەی متەوەسطە ناوەندە و پرایسەکەشەمانە ناوەندە طبعاً ئەو مەبلەغە کە پێویستمانە بۆ بزنسی خۆمانە 7 ملیۆن و 680,000 دینارە ئەو بڕێی پارە ئەگەر ئەو بڕێی پارە دەبێتە هاوکارێک بۆ بەرەوپێشچوونی بزنسی شەوق ئۆرگەنزایە بە چەند خاڵێکی زۆر گرنگە یەکەم ئەوەیە کە گەلەری خۆمان دەکەینەوە و زیاتر دەچینە ناو فیزیکال مارکت و هەروەها بۆ سەریعکردنی دروستکردنی پرۆدەکتی خۆمانە و بەرزکردنی کواڵیتی ئەوە بە هەبوونی زیاتر لە یەک خەیاط و هەبوونی مەکینەی سناعی بۆ بەرزکردنی کواڵیتی و هەروەها بۆ ئەوەی یارمەتیمان دەداتەوە بۆ پرۆدەکتی خۆمان دەبێتە لەسەر ئۆنلاین شۆپینگ ئەپلیکیشنە وەکو نەمشی وەکو ئەمەزۆن بۆ ئێمە بتوانین شپینگ دەکەینەوە پرۆدەکتی خۆمان لە دەرەوەی وڵات بۆی پیشان دەدەین کە لە ناو کوردستانە پرۆدەکتی بەهای کواڵەتی دروست دەکرێت و بە باشترین شێوەیە و طبعاً هەروەها مۆر ئەوێرنس لەسەر سۆشیال میدیا براندینگ دەکەین و تەسلیمی پیجەکەمانە یان ئەو سۆشیال میدیا بە مارکتینگ ئەجەنسی کۆمپەنی و طبعاً من ئەو عەبایەم لەبەر کردیە ئەوەش پرۆدەکتی خۆمە بۆ ئەوەی پیشان ببم کە عەبایەکە بۆ هەموو شوێنێک دەبێتەوە و دەگونجێتەوە بۆ هەموو مناسبەکان و سپاستان بۆ گەوەی گرتنتانە زۆر سپاس دەستخۆش بە دڵنیاییەوە لە سەردەمی کۆڤید بەدوعاوە پرۆسێسی ئۆنلاین لەرنینگ یان ئۆنلاین توتەرینگ پلاتفۆرم زۆر بەناوبانگە و زۆر بڵاوی کردووە ئێستا لێرە ئێمەش هەوڵێکمانەیە بە ناوی تاک ئاکادمی کە کارەکات لە دروستکردنی یاخود گەشەدان بە سیستمێکی فێربوونی ئۆنلاین کامران فەرموو ئێوارەتان باش من ناوم ئەمیرە دەرچووی بەشی ئەندازیاری پلانسازی شارم پرۆژەکەی ئێمە لەگەڵ دوو هاوڕێترکەم کە دامانە ناوی تیاکادیمیایە زاین تیاکادیمیا چییە؟ تیاکادیمیا مەڵپەڕێکی کۆرسی ئۆنلاینە کە تایبەتە بە شێوەیەکی ڕێکۆردکرا و کۆمەڵێک کۆرس لەخۆ ئەگرێ کە بە زمانی کوردی کۆرسەکان دەتوانین ببینین بە شێوەیەکی ئاسان و بە کۆستێکی کەمتر سەرەتا چۆن ئەم بیرۆکەمان بۆ هاتی ئێمە سەرەتا کۆرسی فەیس تو فەیسمان هەبوو کاتێک ئەم کۆرسانەمان هەبوو هەندێک لە بەشداربووان کۆمەڵێک گرفتیان هەبوو ئێمە
ئەو گرفتانەمان کۆ کردەوە بە بیرۆکەیەکی خۆمان لە سەرەتای 2020دا کە هاوکات کاتی کۆرۆناکە بوو ئەم پرۆژەیە دەستمان کرد بە کارکردن تێدا و لە کۆتایی ئەم مانگەی 2020 لە کۆتایی مانگی 12 2020دا پرۆژەکەمان پۆبلیش کرد و بۆ ماوەی ساڵ و نیوەکە بەردەوامە ئەمەش ڕووکاری پرۆژەکەمانە کە ماڵپەڕێکی کۆرسی ئۆنلاین بە ناوی tiacademia.com ئێمە هەنێک کێشە هەبوو ئەو کێشانەمان دیاری کردووە و چۆن چارەسەری ئەم کێشانە ئەکەین سەرەتا یەکێک لەو کێشانەی کە لە کورسی ئۆنلایندا هەبوو پێشتر کێشەی زمان بوو چکە زۆربەی کۆرسەکان بە زمانی ئینگلیزی بەردەست بوو بۆ بەژاروان ئێمە هاتین بە دروستکردنی ئەم ماڵپەڕە ئەو کێشەیەمان چارەسەر کرد چکە وێبسایتەکەی ئێمە بە زمانی کوردیە هەروەها کێشەیەکی تر کێشەی ئەکسیسیبڵیتی بۆ ئەو بوو کە لە کورسی فەیس تو فەیسا زۆرێک لە بەژاروانیان نەتوانی بە ئاسانی گەنە لای ئێمە وەروەها تێچووی زیاد بوو ئەمەش لە کورسی ئۆنلایندا ئەکسیسیبڵیتی نییە لە هەموو کاتێک و لە هەموو شوێنێکدا ئەتوانێت بەژار بوو کورسەکەی وەربگرێت یەکێک لە کێشەکانی تر ئەوە بوو لە خۆتان نەزانن خاوەن پێداویستی تایبەت ناتوانێت سەردان بکات کورسی فەیس تو فەیس ببینێ ئێمە هاتین لەم ڕێگەیەوە ئەوەشمان چارەسەر کرد و هەروەها ئۆفەری تایبەتیشمان پێبەخشیون بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەتن لە کورسی فەیس تو فەیسا شتێک کە هەیە ئەوەیە کە جۆب ئۆپۆرتونیتی هەلی کار کەمە لە کورسی ئۆنلاین داوانیە ئێمە بڕێکی زۆر مامۆستامان هەیە کە دەتوانن مانگانە هەموو مانگێ بەردەوامی کۆمەڵک داهات قازانج دەکەن خاڵێکی تر لەمە ئەوە بوو کە کێشەی کلاسڕوومەکان هەنێ لە کلاسڕوومەکان کێشەکانیان ئەوە بوو وەکو پێویست نەبوون نەتەتوانی بە شێوەیەکی ئاسان یعنی ئەوانەیە کە پێت بەخشرێک گوێی لێ بگریت ئێمە ئەوەش لە کورسی ئۆنلاین دانیە ئەوەش چارەسەرێکی دیکەیە یعنی چارەسەرەکان بۆ شێوە بوون هەروەها ئێمە کۆمەڵێک ئامانجمان هەیە ئەم ئامانجانە پێویستی بە فۆندێک هەیە و پێویستەکە ئێمە پلانمان بۆ داناوە کە جێبەجێکین ئینشاءڵڵا یەکێک لە خاڵەکان دروستکردنی ئەم پلاتفۆرمەیە ئەمانوێت جگە لە زمانی کوردی زمانی دیکەشی تیابێت بۆ ئەوەی بۆتە سەر تا سەری عێراق ئەم پلاتفۆرمە گەورە بکەین ئەمە یەکێک لە خاڵە گرنگەکانە یەکێکی تر ئەوە بوو ئێمە ئەمانەوێت وێبینار و سیمینار بە شێوەیەکی فری لە وێبسایتەکەمانەدا برین بۆ ئەوەی کۆمەڵێک زانیاری و بابەتی گرنگ بۆ کۆمەڵێکی زۆر لە بەژاروەکانی وێبینارەکان بەخشین خاڵێکی تر لەو پلانێکی ئێمە ئەمانەوێ بکەین ئەوەیە کە ئەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتین ئەمانوێ بە شێوەی فری کۆمەڵێک کۆرسیان پێشکەش بکەین کە ئەمەش پێشتر کارمان لەسەر کرد بەڵام ئێستا پێویستمان بەلایەنێک هەیە بۆ ئەوەی بتوانین بە شێوەیەکی باشتر کۆرسەکانیان پێشکەش بکەین خاڵێکی تریش ئەوەیە ئێمە ئەمانەوێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ کۆرس بکەینەوە بۆ نمونە هەنێک کەسێ حەزەکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ مامۆستاکان مشارەکە بکات ئەو کاتە ئێمەش لە پلانماندا هەیە ئەمەش زیاد بکەین و هەروەها ئەمانوێت لە ناوەندێکی معرفی یعنی بۆ تەواوی کوردستان یعنی پەیوەندیەکان بەستین لەگەڵ لایەنەکاندا ئەمە بەگشتی لەسەر پرۆژەکەی ئێمە بوو ئەوەی کە لەم ساڵ و نیوەدا ئێمە ئەنجاممانداوە بۆتان باس دەکەم یەکەم شت ئەوەیە کە ئێمە 500 ئەکتیڤ لێرنەرمان هەیە واتە 500 بەژاربوومان هەیە کە ئێستا بە بەردەوامی کۆرسەکان ئەبین لە ماوەی تەنها ساڵ و نیوەکدا و خاڵێکی تر ئێمە 16 مامۆستای ئافرەتمان هەیە کە بە شێوەیەکی بەردەوام مانگانە قازانج ئەکەن کەواتە هەلی کارمان بۆ 16 خانم ڕەخساندووە و هەروەها بۆ 24 پیاویش خاڵێک ترەوەیە کە مانگانە نزیکی 4000 کەس سەردانی وێبسایتەکەمان ئەکەن و هەروەها 1600 کەس ئەکاونتیان لەناو وێبسایتەکەی ئێمەدا دروست کردووە و هەروەها ئێمە کۆرسی تایبەتمان هەیە بە کشتتوکاڵ کە جگە کەسانی ئەکادیمی کەسانی تریش ئەتوانن سوود لە کۆرسەکانمان ببینن کۆرسی کشتتوکاڵەکەمان بێ بەرامبەرە ئیتر دەستان خۆش بە و زۆر سپاس دەست خۆش بێ بەس تارگتی کەستمەری تو چێ بزەبت ببوورە تارگت کەستمەر ئی پرۆژەکەنگۆ چێە ئێمە یەکێک لە ئامانجەکان دەڵێ مەبەستەوەیە ئەو کەسانی کە زیاتر استیفادە لە پرۆژەکەیەوەکەن کێن ئێمە بە تایبەتی خوێندکارانن خوێندکارانی زانکۆ بەگشتی هەروەها و کەسانی کە دەرچوون
ئەو بوارەی کە تیایدان هەلی کاری کەم بووە ئێستا ئەتوانن فێری سکێڵێکی تر بن بۆ نمە گرافیک دیزاینە بۆ نمە پرۆگرام سازیە بۆ نمونە تەندروستیە چکە هەموو بارە جیاوازەکان لە وێبینارەکەی لە وێبسایتەکەی ئێمەدا بوونی هەیە. دەست خۆش دەست خۆش. خەریکە نزیکە بینەوە لە کۆتاییەکان تەنها چەند ستارتەپێکی کەم ماوەن. ئەچمە لای ستارتەپێکی دیکە بە ناوی چەک سیستەم کە کارەکەن لە دروستکردنی پەلی دەستکرد. واتە لە بواری تەندروستی ئەو کەسانەی ئەندامێکی یاخود پەلێکیان لە دەستداوە ئەوان پەلی دەستکردی بۆ دروستەکەین. ئێستاش بە خێراتنی چەک سیستەمەکەین کاک گۆڤان فەرموو. سەنەد منداڵێکی دانیشتووی باکووری سووریایە بەر لە 2 مانگ بەر لە ئێستا بەداخەوە لە کاتی یاریکردن لە نێزیک ماڵەکەی خۆیاندا دەستی بەرمینێک دەکەوێت و هەردوو لە دەستەکانی لە دەست دەدات هەروەکو کە لە وێنەکەدا دەیبینێت. ژیانی سەنەد جارێکتر ئاسایی نابێتەوە. بەداخەوە سەنەد یەکێکە لە دەیان و سەدان و هەزاران حاڵەتی لەم جۆرە کە ساڵانە گوێبیستی دەبین کە پێویستیان بە پەلی دەستکردە. هەروەکو خۆتان دەزان تا ئێستا شێوازێکی گونجاو لە ئارادانیا بۆ چارەسەرکردنی کێشەی ئەم کەمەندامانە. وەکو دەستپێشخەریەک من کوڤان ڕەشید هەستان بە دامەزرانی دەستگای چەکە سیستەمز ساڵی 2017 بۆ یارمەتیدان و بەرەو پێشخستنی تەکنەلۆژیایە کە بتوانێت یارمەتی ئەو کەمەندامانە بدات. خۆتان دەزانن لە ساڵانی ڕابردوودا ناوچەکە بە حاڵەتێکی زۆری جەنگ و نالەباری دۆخی ئەمنیدا تێپەڕیوە. ئەمەش بۆتە هۆکاری ئەوەی کە ڕێژەشی یەکجار زۆر کەمەندام بوونیان هەبێت. ئەو کەمەندامانە ناتوانن بە شێوەیەکی ئاسایی ژیانی خۆیان بەڕێ بکەن و ناتان جارێککە تەعامل بکەن وەکو بەشێک لە کۆمەلگا. بۆ ئەوەی بتوانن پەلی دەستکردیان بەدەستکەوێت پێویستیان بە بڕەپارەیەکی یەکجار زۆرە و پێویستیان بە دەرەوەی وڵاتە. وەکو چارەسەرێک بۆ ئەو کێشەیە ئێمە وەکو چەکە سیستەمز دەستمان کرد بە دروستکردنی پەلی دەستکرد بۆ ئەو کەمەندامانە لە کوردستان و لە ناوەخۆ بە بەکارهێنانی تەکنەلۆژیای پێشکەوتوو، تەکنەلۆژیای لێزەر سکانینگ و تەکنەلۆژیای 3D پرینتینگ و ئادەتیڤ مانیفاکچرینگ بۆ ئەوەی بتوانین بەشێک لەو کێشەی کەمەندامانە چارەسەر بکەین. یەکێک لەو چارەسەرانی ئەو تەکنەلۆژیایە دەماندات هەیە وەکو جیاوازیەک لە تەکنەلۆژیایەکانی کە پێشتر بەکار هاتوون ئەوەیە کە جیاوازیەکی یەکجار زۆر لە نرخەکەدا هەیە لە نرخی دروستکردنی ئەو بەرهەمانە و هەروەها توانای ئەومان دەداتێ کە هەر یەکێک لەو بەرهەمانە دروست بکەین تایبەت بە هەر یەکێک لەو کەمەندامانە بە پێی قیاساتی خۆیان بە پێی وەزنی خۆیان بە پێی پێداویستی و بەکارهێنانی خۆیان. وەکو بیناییمە ڤیژنیمە بۆ مستەقبەل ئێمە وامان وا دەخوازین کە بتوانین ببینە هۆکارێک بۆ ئەوی بتوانین یارمەتی زۆرترین ڕێژەی کەمەندامان بدەین بە بەکارهێنانی تەکنەلۆژیای پێشکەوتوو و هەروەها ژیانیان بۆ ئاسانتر بکەین. و بە ئەرچی خۆشمان دەزانین لێرەوە ڕانەوەستین ببینە هۆکارێک بۆ بەرەو پێشبردننی ئەو بوارە نەک لە کوردستان بەڵکو لە جیهانیشەوە. تا ئێستا زیاتر لە 20 دەستی دەستکردمان دروست کردووە بۆ کەمەندامان و زیاتر لە 250 کە ئەمە لە 50دا پارە وەرناگرین ینی پەنجەکان بە بەلاش دەدێنە کەمەندامان چکە نرخەکان وا دز بەلایمە یعنی تەکنەلۆژیایەکە مەجالی ئەوەش دەدا. و تا ئێستا بە زیاتر لە کۆلابۆریشن لەگەر دەستگای هێرکلیس زیاتر لە 65 پێی دەستکردمان دروست کردووە بۆ کەمەندامان لە سووریا و هەروەها لە ناوچەکانی تری عێراق. و تا ئێستا وەکو کۆلابۆریشن وەکو یارمەتی سەپۆرتمان وەرگرتووە لە دەستگاکانی وەکو USAID و هەروەها دەستگاکانی وەکو ڕوانگە و هەروەها دەستگاکانی تری وەکو تۆپ ماونتن و منەزەمە نێودەوڵەتیەکان و دەستگا نێودەوڵەتیەکان. بەرهەمەکانمان زیاتر لە دەست پێ قاسەکانی خوار و چۆک و ئەژنە و شان و ئەوانەش پێکاتوە. چۆن ئەمە ئەو کارە ئەنجام دەدەین بە بەکارهێنانی تەکنەلۆژیای ئادێتیڤ مانیفاکچرینگ ئەو پەلانە دروست دەکەین و هەروەها لەو شوێنانەی کە پێویستیان بە ینی توانای زیاتر هەیە زەختی زۆریان لەسرە سترێسیان لەسرە تویستینجیان لەسرە CNC و هەروەها مێتاڵ بەکاردێنین. زیاتر لە ئەو ڕکابەرانەی هەیتمان لە دەرەوەی وڵاتن لە داوەی وڵات ڕکابەر بوونی دیە بۆ بە ئەو ڕکابەرانەی کە لە دەرەوەی وڵاتن درخیان زۆر گرانە و هەروەها پێویستی بەوە دەکا کە کەمەندامان ڕەوانەی دەرەوە بکرێن بۆ ئەوەی پەلەکانیان بەدەست بگا کە لە زۆربەی زۆری حالەتەکان کەمەندامان توانای ئەو شتیان نییە. ڕێگاکانی بابرێن مەراحلەکانی ستێپەکانی دروستکردنی پەلی دەستکرد لای ئێمە چۆنە؟ سەرەتا پێش هەموو شتێک پێویستی بە
دیسکریپشنی دکتۆر دەکا کە دەتوانێت ئەو کەسە ئەو پەلانە وەربگرێت پاش ئەوە ئەمە ئەو کەسە سکان دەکەین بە لێزەر توانە و بابنی قیاسات و شتەکانی وەردەگرین پاشەوە پرۆداکتەکەی بۆ دیزاین دەکەین و سۆفتوێری خصوصیمان هەیە ڤالیدێتی دەکەین دیزاینەکان تێستی دەکەین پێشەوەی بەڕاستی دروستی بکەین لە پاشەوەی لە ڤالیدیشن و تێستەکان دەرچوون پەلەکان دروست دەکەین فیتان فینیشی جبۆ دەکەین و دەیاندێن بە کەمەندامان تا ئێستا بەرهەمەکانمان بەکاربەریان هەبووە لە ناوچەکانی کوردستان لە ناوچەکانی عێراق و هەروەها لە ناوچەکانی تری نێزیک لە عێراق ئێمە بیناییمان چێ بۆ دواتر دەمانەوێت بتوانین پەلی دەستکرد بە ڕێژەیەکی یەکجار زۆر بە زۆرترین کەمەندام دابین بکەین و هەروەها بتوانین تەکنۆلۆژیاکە بەرەو پێش ببین و هەروەها بتوانین ئۆرگنایزیشنەکە ڕێک بێخینەوە دەستان خۆش زۆر سپاس دەستەکانت خۆش گۆڤان لێرانە یەک پرسیارم هەیە ئەوەیە کە بۆچی تۆ و تیمی تۆ ئەبێت چەکە سیستەم بەڕێو ببن چی لێ ئێوە کات کە جیاواز بن چی وا دەکات ئێمە جیاواز بین بەخۆی تا ئێستا ئەو شەریکانەی کە لەو بابنی ئەو کۆمپانیانەی کە لەو بوارە کاریان دەکرد ڕێکاری کۆنیان بەکاردەهینا بۆ دروستکردنی پەلی دەستکرد لە 2014 و 2015ەوە تەکنۆلۆژیای 3D و تەکنۆلۆژیای 3D سکانینگ یەکجار بەرەو پێش چوو کە توانێت ئەوەی داما بتوانین ئەو پەلانە دەستکرد بکەین بە بەکارهێنانی دروست بکەین بە بەکارهێنانی ئەو تەکنۆلۆژیانە بە نرخێکی گونجاو و هەروەها بە توانایەکی جیاواز زۆر سپاس دەستەکان خۆش زۆر سپاس بۆ کاک گۆڤەند خەریکە نزیکە بینەوە لە کۆتایی بەشە متەحەمیسەکە ماوە تۆزە خۆتان ڕابگرن ئەکادمیایەکمانەیە کە لە ئاستی باڵایە ترینینگ ئەبەخشێت واتە لە بۆ HR فاینانس بۆ کارمەندی کۆمپانیەکان حەزەکەم بە خێرهاتنی کاگڕاستی بکەم و زیاتر ماوە باس بکەم کاگڕاستی فەرموو لەبێت دەست پێکەم دەمەوێت بە داتایەک بێ بە گوێرەی دوایین ئامارەکانی CIA فاکت بوشی ئەمریکی کە لەسەر عێراق ئەنجامیداوە لە 1963 گەنجان و دەرچوانی زانکۆ و ئافرەتان بێکارن بە هۆکاری ئەوەی بە هۆکاری نەبوونی ئەزمون یاخود کەمی ئەزمونیان ئەمەژێ خۆی لە خۆیدا کێشەیەکی گەورەی و پێویستە بە هەمومان هەوڵی چارەسەرکردنی بدەین خۆم بە خۆشحاڵ دەزانم ئەمڕۆ ڤیدیۆ ئەکادمیتان پێ ئاشنا بکەم ئێمە لە ڤیدیۆ ئەکادمی ئامانجمان ئەوەیە کە ئامانجمان وایە کە ستانداردەکانی بازرگانی جیهانی و فێربوونی جیهانی بۆ هەموو خەڵکانی ئەم ناوچەیە پێشکەش بکەین بە شێوازێکی پرۆفیشناڵ ئەوەی ئێمە جیاوازتر دەکاتەوە لە هەموو ناوەندە ئەکادمیایەکانی تر ئەوەیە کە ڕاهێنەرەکان مانزگە لە باگراوندێکی ئەکادمی ئەزمونێکی پرۆفیشناڵانەی بازاری کاریانەیە کە ئەمە ژوا دەکاتن بتوانین خزمەتگوزاریەکانمە بە شێوازێکی باشتر و پێشکەوتوتر پێشکەش بە فێرخوازان و کڕیارانمان بکەین ئێمە لە ماوەی ساڵانی ڕابردوودا کە کەمتر لە ماوەی 2 ساڵی تەمەنمانە توانیمانە ڕاهێنان بە زیاتر لە 3000 فێرخواز بکەین لە بوارە جیاجیەکانی HR مانجمنت مارکتینگ مانجمنت دیجیتال مارکتینگ کە ئەمەش خۆی لە خۆیدا سەرمایەکی ئابووریە بۆ وڵات هەروەها توانیمانە بۆ دەستی کار زیاتر بەرەو پێش بین و هاوکارێکی باشی کۆمپانیا و کەرتی تایبەت و کەرتی حکومی بین هەر ئەوەندەژنا ئێمە لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا توانیمانە ڕایۆژکاری بازرگانی پێشکەش بە 20 کۆمپانیای بچووک و مامناوان بکەین کە خۆشبەختانە بەشێکی باش لە کۆمپانیەکان ئەمڕۆ ئامادەیان هەیە لەم پێشانگەیە وەروەها بەشێک لەوانەیە کە ئێستا لێرە ئامادە بوون و هەیەکێکن لەوانەیە کە لەو 3000 کەسەی ئاماژەم پێدا ترینینگەکانیان لای ئێمە وەرگرتووە خۆشبەختانە دەمەوێت بڵێم لە کۆتایی ئەم ساڵدا ئێمە پێمان وایە کە دەتوانین بە ڕێژەی لە ستا 34 گەشەی ئابووریمان هەبێت بە هاوکاری ئێوە و پێدانی هاوکاریەکانی ئێوە بۆی بەشێک لەو کارەماوانەی کە ڤیدیۆ ئەکادمی ماوێتی بتوانێت زیاتر بەرەو پێشی بات و خزمەتگوزاریەکانی بە شێوازێکی باشتر پێشکەش بکاتن ئێمە تەنها قسە ناکەین ئێمە ئەنجامی دەدەین ویدۆن تۆک ویدیو تانکس سپاس ئەگەر هەر پرسیارێکتان هەبێتن فەرموو دەستخۆش ئەگەر ئەو فەندەت وەرگرت چۆن دەتوانین سوودی لێ وەرگری ئێمە بەشێک لە کارەکانمان ماوە تەواو بکرێت وەکو بابەتی ڕێژیستریشن و کارەکانی ئۆپەرێشن بۆی بە تەواوی بتوانین بکەوینە سەرهێڵی خۆمان و خزمەتی زیاتر بە هەر یەکێک لە کەرتی تایبەت و هەروە ئیندیڤیدوواڵش بەکو کەسانی دەرچوانی زانکۆ ئەو بەشانەی کە باسمان کرد هەرێک دەرچوانی زانکۆ خاوەنی بێکارن یاخود ئافرەتان
زۆر سپاس سپاس مامنون هەروێتەوە خۆش زۆر سپاس بۆ کاگڕاستی پلتفۆرمێکمان هەیە کۆمەڵێک خەڵکی جیاواز لە فریلانسەر لە یوتیوبەر لە کۆنتنت کریێتەر لە دەزاینەر لە دڤلۆپەر هەموو ئەمانە بە یەکەوە بەستێتەوە بەخێراتنی کاک عەلاکەم باسی چۆڤینمان بۆ بکات کاک عەلا فەرموو سپاس السلام عليكم ئەم کاتان باش من ناوم عەلایە پێشتر کۆنتنت کریێتەر بووم ڤیدیۆ فێرکاریم دروستە کرد بۆ خەڵکی بەڵام بەداخەوە نەمتوانین بەردەوام بووم چونکە نەمتوانی ئەو حەزەی خۆم هەمەکەوە فێرکردنی خەڵکی لە بوارێک بە شێوەیەکی ئاسان بیکەم بە بزنس واتە داهاتم دەستکەوێ ناچار بووم واز لەو شتە بێنم ناچار بووم بڕۆم ئیشێک بکەم کەوا حەزی خۆم نییە بەڵام داهات پیپەیەکەم بۆیە وازم لە سکڵی خۆم هێنا حەزی خۆم هێنا چون ئیشێکم کرد کەوا هەر حەزیشم لێ نییە بەڵام بەس تەنها پارەم دەستکەوێ بۆیە لێرە و بیرۆکەی پلتفۆرمی چۆڤینم بۆ هات کەوا هەچ کەسێک لە ئێمە بتوانێت سکڵێکی هەیە یاخود هەر حەزێکی هەیە بە ئاسانی بیکاتە بزنس کێشەی نەبێت چۆڤین چییە؟ چۆڤین پلتفۆرمێکە چۆڤین پلتفۆرمێکە کۆنتنت کریێتەرەکان ئەوانەی شت دروستەکەن چی وێنە بێت چی ڤیدیۆ بێت چی هەر سکێڵێک تەیە ئەوانەی ئەو شتە دروستەکەن ئەوانەی فریلانسەرن چی بەهرەیەکت هەیە وەکو دیزاینەر یاخود وەکو وێبسایت دروستەکەی واخود موبایل ئەپلیکیشن هەر کارێک بە ئۆنلاین بکرێت وەکو فریلانسەر و ئەوانەی دوکاندارن و ئەوەی تاکە کەسیشەکەوا چی تەفرۆشە نەک تەنها دوکاندار و ئەو کەسانیشی کەوا سەپۆرتی تۆ ئەکەن واتە سەپۆرتەری تۆن ئەمانە هەمووی لە یەک شتۆن بڵاوەکاتەوە لە یەک پلتفۆرم لە یەک پیج واتە هەر تاکێک لە ئێمە ئەگەر لە پلتفۆرمی چۆڤین یەک پرۆفایلێکی هەبێت کەوا لینکێکی کۆستمایزی خۆیتی تەنها ئەو لینکە بۆ هەر کەسێک بنێرێت ئەو کەسە لە هەر شارێکی عێراق بێت ئەتوانێت ئەو کەسە پرۆداکتی خۆی بفرۆشێت چی وەکو دوکاندار بێت یاخود چی وەکو تاکە کەسێ ئەو تاکە کەسە ئەو لینکە بۆ هەر کەسێک بنێرێت ئەتوانێت کۆنتێنتی خۆی بفرۆشێت چی ئەگەر ئەو کۆنتێنتە ڤیدیۆ بێ وێنە بێ هەر شتێک بێت و هەر هەمان لینک ئەو لینکی پرۆفایلی خۆی بۆ هەر کەسێک بنێرێت ئەتوانێت لە ڕێگایەوە سەپۆرت وەرگێت بۆ نمونە هەواداری هەیە فانبیسی هەیە دوانەی تێگای خۆت پارەی بۆ نێرێت وەر هەمان کەس هەر هەمان پرۆفایل بۆ هەر کەسێک بینێرێت ئەتوانێت وەکو فریلانسەری ئیش بکات کەسێک دیڤلۆپەرە دیزاینەرە هەر شتێکە ئەتوانێت لە هەمان پرۆفایل کاری فریلانسەری بکە ئەم چوار تایبەتمەندیەی کەوا باسم کرد هەر کەسێک ئەتوانێت بیکە بێ ئەوەی کێشەی هەبێت لە پیمنت و بێ ئەوەی کێشەی هەبێت لە شیپینگ واتە هەر تاکێک لە ئێمە ئەگەر پرۆفایلێکی وەمان هەبێت ئەتوانین لە هەر شوێنێکی عێراق ئیش بکەین گرنگ نییە لە بەغایە کۆستمەرەکەمان گرنگ نییە کۆستمەرەکەمان لە سلێمانیە لە هەولێرە چ پیمنت مۆتۆدێک بەکارتێنە گرنگ نییە چونکە ئێمە دیجیتال واڵەتێکمان دروست کردووە ئەکسپتی هەموو پیمنتەکان دەکات واتە هەر کۆستمەرێک یاخود هەر یوزەرێک نەکێشەی پیمنتی هەیە کۆستمەرەکەی لەکوێیە و نەکێشەی شیپینگی هەیە چونکە خۆی بە حازری ئۆتۆماتیکیان کۆمپانیای شیپینگ تیە لە یوزەری وەرەگرێت ئەیداتە کۆستمەر بە شێوەیەکی گشتی ئەمە چۆڤینە ئەوە تەنها لە ڕێگای یەک لینک یەک پرۆفایل پلتفۆرمی چۆڤین لە موبایل ئەپلیکیشن و وێب ئەپلیکیشنە لە وەکو وێبسایت لە ماوەی 25 ڕۆژ ئینشاڵڵا بەردەستە بێ بۆ هەر کەسێک بێوێت ڕیجستەر بکات و سودمەند بێ لەو سێرڤیسانە بەڵام وەکو موبایل ئەپلیکیشن ئەوە هێشتا کاری لەسەرەکەین بەردەستمان نەکردووە بە شێوەیەکی گشتی ئەوە چۆڤینە زۆر سوپاسانەکەم مەمنون زۆر سپاس دەست خۆش باسی دیجیتال بڵین پیمنتەکەت کرد چۆن سکیور کراوە لە لای چۆڤینەوە ئەو پیمنتی کردمانە ئینتیگرێشنی لۆکال پیمنتمان کردووە عقدمان کردووە لەگەڵ کۆمپانیا خۆماڵیەکان چی فاسپێزێک هەر کۆمپانیەکان عقدمان کردووە ئینتیگرێشنمان کردووە بە واڵەتێکی دیجیتاڵی هەر یوزەرێک دیجیتال واڵەتێکی خۆی هەیە هەر پارەیەک بدرێنە ئەم وێبسایتە وەکو کاش ئەچێتە ناوی پلتفۆرمی چۆڤین بەڵام تۆ ئەو پارەیە ناو دیجیتال واڵەتی تۆ تەنها ژمارەیە بۆیە ئێمە کۆنتڕۆڵی ئەو چی ژمارە بێت چ پارەکەتەکەی واتە لە کاتی وزدرەوە تۆ کاش لە ئێمە وەرەگری نەک لە ئەوەی کۆستمەری تۆ زۆر سپاس کاگەلا سپاس مەمنون زۆر سپاس دەست خۆش زۆر سپاس
کۆتا سێ ستارتەپمان ماوە خەریکە گەین بە کۆتاییەکەی زۆربەمان ڕۆژێک لە ڕۆژان کە زانکۆمان تەواو کردو لەوانەیە ئاواتی وەمان خواست بێ بتوانین پۆست گراجوێت بخوێنین ماستەر و دکتۆرا بخوێنین کاک باوەڕمان لەگەڵ لە ئەکسچێنج پرۆگرامز بۆی باشتر ڕوونی بکاتەوە کە ئەوێت بە چ مێکانیزمێک کاری وەرگرتن لە پۆست خوێندن ئاسان بکات فەرم کاک باوەڕ سڵاوتان لێبێ من باوەڕم دامەزرێنەری ئەکسچێنج پرۆگرامز دەرچووی کۆلێژی یاسام و لە هەمان کاتدا ئەزمموی 4 ساڵ کارکردمەیە لە بواری سۆشیال میدیا کە هاوکارێکی زۆری کردوم بۆی کە بزنسەکەم بەرەو پێش بەرم بەپێی ئەو ریسێرچەی کە ئێمە کردومانە لە سەدا 77 ئەو قوتابیانەی کە خوێندن تەواو دەکەن دوای تەواوکردنی خوێندنیان بیر لەوە دەکەنەوە کە لە دەرەوەی وڵات بخوێنن و لە هەمان کاتدا بیر لەوە دەکەنەوە کە بەشداری بکەن لە کۆنفرانس و چالاکی نێو دەوڵەتیەکان بەڵام تەنیا لە سەدادەی ئەو کەسانە سەرکەوتوو دەم بۆی کە بتوانن قبولی خوێندن بەدەستبێن یاخود بەشداری کۆنفرانس و چالاکی نێو دەوڵەتیەکان بکەن هۆکاری ئەمەش بۆ 4 کێشەی سەرەکی دەگەڕێتەوە هۆکاری ئەمە بۆ 4 کێشەی سەرەکی دەگەڕێتەوە کە بریتین لە قوتابیان لە کاتی پێشکەشکردنی داواکاری بۆ خوێندنی لە دەروی وڵات زانیاری تەواویان نیە لەسەر ئۆنلاین ئەپلیکیشن و وێبسایتەکان خاڵی دووەم نەبوونی کۆمپانیای باوەڕپێکراو کە بتوانێت سەرجەم و بارانە کەڤەر کە قوتابیان دەیانەوێت قبولی خوێندنی تێدا وەرگرتن یاخود بەشداری کۆنفرانس و چالاکیەکی نێودەوڵەتی بکەن خاڵی سێم بریتە لە نەبوونی زانیاری پێویست و خاڵی چوارەمیش کە بریتە لە کێشەیەکی سەرەکی کێشەی زمانە کە قوتابیان ڕوبەڕووی دەبنەوە کاتێک کە دەیانەوێت لە دەرەوەی وڵات بخوێن ئێمە ئەو کێشەیەمان لەوانەیە بپرسن ئایا ئەو چارەسەرانی کە ئێستا بەردەستن لە بازاردا بۆ کار ناکەن چەند چارەسەرێک بەردەستە بەڵام بەهۆی چەند خاڵێک ئەو چارەسەرانە کار ناکەن یەکەم ئەو کۆمپانیانێک کە لە بوارەدا کار دەکەن ئەزمموی تەواوەتیان نییە دەربارەی ئەوە یاخود تەنیا لەسەر چەند شوێنێکی دیاریکراوە کار دەکەن خاڵی دووەم ئەم کۆمپانیانە تایبەت نینە بە وەرگرتنی قبولی خوێندن بەڵکو چەند کارێک دەکەن لە هەمان کاتدا لە پاڵ ئەمەشدا قبولی خوێندنیان کردوتە یەکێک لە سێرڤیسەکانی خۆیان خاڵی سێمیش نەبوونی بتمانێت لە نێوان خەڵک و کۆمپانیانێک کە ئێستا لە بازاردا هەن و کار لەسەر ئەمە دەکەن ئێمە ئەومان بە چەند خاڵێک چارەسەر کردووە خاڵی یەکەم ئێمە هەر کەسێک کە دەوێت لە دەرەوەی وڵات بخوێنێ یاخود بەشداری کۆنفرانس چالاکیەکی نێودەوڵەتی بکە ڕایۆژکاری پێ دەدەین لە سەرەتاوە هەنگاوەکانی پێ دەڵێن دەتوانێت چۆن دەست پێ بکات چ شتێک گرنگە بۆی کە ئامادەیکە دوای ئەوەی کە قوتابیەکە قەراریدا چ شتێک بۆ ئەو باشە ئێمە سەرجەم کارەکانی وەرگرتنی قبولی خوێندنی بۆ ئەنجام دەدەین هەر لە تەرجمەکردنی دۆکیومنتەکانە وەرگرتنی قبولی زانکۆوە دوای وەرگرتنی قبولی زانکۆ ئێمە دەچینە سەرەوەی کە کار بکەین لەسەر ئەپلیکیشنەکان بۆ ئەوەی کە بتوانن داواکاری پێشکەشکەن بۆ ویزای قوتابی لە فۆرمی B2Bشدا ئێمە هەمانگی لەگەڵ زانکۆکان دەکەین بۆ ئەوەی کە بە ئاسانتر قوتابیانی کورد بتوانن قبولی خوێندن وەربگرن لە دەرەوەی وڵات لەوانەیە پرسیاریەوە بکەن جیاوازی ئێمە چیە لەگەڵ کۆمپانیانی ترکە ئێستا لە بازاردا هەن چ شتێک ئێمە جیا دەکاتەوە ئێمە ئەزمموی 5 ساڵ کارکردنمان هەیە لەم ماوەیەدا هاوکاری زیاتر لە 3280 قوتابی وێنگ پرۆفشناڵز کراوە بۆ ئەوەی کە داواکاری پێشکەشکەن بۆ سکۆلارشیپ کۆنفرانسی نێودەوڵەتی و ئینتەرنشیپ و هەلی کاری خۆبەخشی لە دەرەوەی وڵات ئێمە ڕایۆژکاری پێشکەش دەکەین وە کۆمپانیەکانی ترین کار کەسێک هات ڕاستە خۆکاری بۆ بکەین بەڵکو پێی دەڵێن کە چ شتێک باشە چۆن دەتوان دەست پێ بکەن بۆ ئەوەی کە بتوانن قەرارێکی ڕاستدا خاڵی سێم ئێمە بە ئۆنلاین ئیش دەکەین کە لە ئێستادا لە سەرانسەری دنیاوە کار ئیشەکان بەرەوە دەڕۆن کە بە ئۆنلاین خەڵک زیاترەوە بکە خاڵی چوارەم ئێمە دوای وەرگرتنی قبولی خوێندنیش هاوکاری کەسەکە دەکەین بۆی لە کاتی ئەوەی کە لە دەرەوە دەخوێنێ بتوانێت کار بکات خاڵی پێنجەم هەبوونی کەسمەر و هەروە پارتنەری نێودەوڵەتی ئێمە لە ساڵی 2016 بە گروپێکی خۆبەخشی دەستمان پێ کرد داوە 2018 بۆ شێوازە بەردەوام بووین دواتر لە 2018 کردمە بە بزنس و ئێساش لە مەرحەلەی تۆمارکردنی بزنسەکەین و هەروەکردنەوەی ئۆفیسەکەمان دای تارگەت مارکێت ئێمە لە کوردستان بریتە لە هەولێر و سلێمانی دوهۆک لە بەغدا لە عێراقیش بەغدا و هەروە خۆشبەختانە بەهۆی ئەوەی کە ئێمە بە ئۆنلاین کار دەکەین توانیمانە لە خۆرهڵاتی ناوەڕاست و لە ئەفریقاشەوە کەسمەرمان هەبێت کەسمەرەکان ئێمە زیاتر قوتابین و کەسانی تەمەنیان لە نێوان 18 بۆ 40 ساڵ زانکۆی تەواو کردووە یاخود ئەو کەسانەی کە لە کەرتی تابێتیش دەکەن دەیانەوێت بەشداری کۆنفرانس سالاکیەکی نێودەوڵەتی بکەن لە فۆرمی B2Bشدا کەسمەرەکانمان بریتین لە زانکۆ و کۆمپانیان نێودەوڵەتیەکان بزنس مۆدەڵەکەی ئێمە لەسەر وێبسایت سەبسکریپشن و پێدانی ڕایۆژکاری و وەرگرتنی قبولی خوێندن بە سەرجەم ڕێکارەکانەوە هەروەها مارکتینگ بۆ زانکۆکان خۆی دەبینێتەوە ستارتەپ کۆستی ئێمە بریتێ لە 7 ملیۆن دینار کە بۆ کردنەوەی ئۆفیس و هەروەها هایارکردنی ستاف و مارکتینگ بۆ بزنسەکە بەکاری دێنین
گرۆت پلان ئێمەوەی کە لە داهاتوودا ئۆفیسی نوێ بکەینەوە زیادکردنی زمانی کوردی و عربی بۆ وێبسایتەکەمان و زیادکردنی سێرڤیسی نوێ و هەروەها ڕێخستنی کۆنفرانس و چالاکی نێودەوڵەتی مارکتینگ ئێمە زیاتر لە ڕێگای سۆشال میدیا و وێبسایت و ئێگزیبیشنی وەک هایتێکس و هەروەها وەرلد ئۆف ماو دەبێت ئەمە شتیمەکەمانە و زۆر سپاس هەر پرسیارێکتان هەبێ یاخودەر کەسێک ویستی لە داهاتوودا توانێت پەیوەندیمان پێ بکا و ئەمەش سۆشال میدیا و وێبسایت پرسیار بەس خۆشتان لە سەرەتا وتم خۆزگە منیش ئەمڕۆ ستارتەپێکم هەبوایە ڕەنگە بڵێن بۆچی ئەمەی پێتان بڵێم کە لە پاش ئەم دوو ستارتەپەی کۆتایی کە پێچ ئەەکەن خەڵاتەکان ڕائەگەنێن یخۆ کەس نەیپرسی خەڵاتەکان چێ با خۆم پێتان بڵم قەینە خەڵاتی پێنجەم ئەو کەسەی کە پێنجەمە 6 ملیۆن وەرەگرێ ئەو کەسەی کە چوارەمە 8 ملیۆن وەرەگرێ ئەو کەسەی کە سێەمە 9 ملیۆن وەرەگرێ ئەو کەسەی کە دووەمە 10 ملیۆن وەرەگرێ ئەو کەسەشی پلەی یەکەمە باتەوە 12 ملیۆن بەخوا ئێستا نەگمن ئەوەشی گوێ گرتووە حەزێگر ستارتەپێکیە بووە دەستان خۆش بێ کۆتا دوو ستارتەپمان هەیە ئەچمە لای پارێزەر ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان سعات 12 شەو تووشی کێشەیەکی یاسایی بوویتەوە دوور و نزیک چی ئەەکەی پێویستت بەوە هەیەکەوە کەسێک هەبێت لە ڕووی یاسایەوە ڕاوێژی پێ بکەیت ئەوە ئەو مێکانیزمەیەکەوە ئاپلیکیشنی پارێزەری لەسەر دروست بووە بە خێراتنی کاک ئەحمەدەکەم بۆ ئەوی زیاتر بۆمان باس کات ئێوارەتان باش بۆ ڕێزان من ئەحمەدم کۆفاوەندەری پارێزەر وەک هاوڵاتی یاخود وەکو خاوەنکار تا ئێستا بیری لەوە کردوتەوە کاتێک تووشی کێشەیەکی قانونی ئەبیت یاخود پێویستت بە ڕێسایەکی وهروەها پێویستت بە چارەسەرکردنی کێشەیەکی یاسایی هەیە بیرت لەوە کردوتەوە لە ڕێگەی ئەپلیکیشنێکەوە یاخود لە ڕێگەی پلاتفۆرمێکەوە ئەم کێشێت چارەسەر بکەیت یاخود لە ڕێگەی ئۆنلاینەوە بگەیت بە پارێزەری بەتوانا و هەروەها تایبەتمەند بەو کەیسەی کە تۆ هەتا ئەپلیکیشنی پارێزەر سەکۆیەکە بۆ بێگەیاندنی هاوڵاتیان و پارێزەران و کۆمپانیان بەیەکتر لە ڕێگەی ئەپلیکیشنەکەەوە ئەتوانیت پارێزەران واروها ئەو کۆمپانیانەی کە لە بواری یاستاییە کار دەکەن بە خێراترین کات و هەروەها بە ڕێگایەکی ئاسان دیاری بکەیت ئەو کێشانەچین کە پارێزەر چارەسەری دەکات ئەو کێشانەچین کە پارێزەر چارەسەری دەکات یەکێک لەو کێشانەی کە ئێستادا ڕوبەڕووی هاوڵاتیان و هەروەها ڕوبەڕووی کۆمپانیاکان دەبێتەوە ئەوەیە کە پرۆسەی دیاریکردنی پارێزەران و پرۆسەی دیاریکردنی ئەو پارێزەرانی کە پێویستیانە بۆ کێشەیەکی یاسایی پرۆسەیەکی ئاڵۆزە و هەروەها کاتێکی زۆری پێویستە بەڵام لە ڕێگەی پلاتفۆرم و ئەپلیکیشنی پارێزەرەوە کە پارێزەران دەتوانن لە ڕێگەی ئەپلیکیشنەکەەوە ئەکاونتی خۆیان دروست بکەن و هەروەها سەرجەم پرۆفایلی خۆیان ئەپلۆد بکەن لە ئەپلیکیشنەکەدا وەکو باکگراوند ئیدوکیشن و هەروەها وەکو ئەکسپیریەنس CV و سەرجەم کۆنتاکت ئینفۆرمێشنەکان کە لە ئەپلیکیشنەکەدا بەردەستە کە ئەوە ژوا دەکات کۆمپانیاکان و هاوڵاتیان بتوانن پارێزەرێکی گونجاو بۆ کەیسەکانیان بدۆزنەوە یەکێکی تر لەو کێشانەی کە ڕوبەڕووی هاوڵاتیان و هەروەها کۆمپانیاکان بە تایبەتی کۆمپانیا بیانیەکان دەبێتەوە وەرگرتنی تێچوو و نرخی ئەو کەیسەی کە پێویستیانە بۆی لە دادگاکاندا چارەسەری بکەن بۆ ئەوەی بتوانی ئەو نرخە وەربگریت پێویستە بە کاتێکی زۆر هەیە بە ڕێگا کۆن و بە تەقلیدیەکان کە کۆنتاکتکردنە بە پارێزەرەکان و داواکردنە کە تۆ چەند وەردەگریت بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە بەڵام لە ڕێگەی ئەپلیکیشنی پارێزەرەوە بەهۆی ئەوەی کە سەرجەم پارێزەران کۆکراونەتەوە لە پەیجێکدا و هەروەها پۆڵێن کراون کەتەگۆرایز کراون بەپێی ئەو تایبەتمەندیانەی کە پارێزەرەکان هەیەە دەتوانیت بە ئاسانترین شێوە لە ڕێگەی تایبەتمەندی چاتکردن و نامەگۆڕینەوە کە لە ئەپلیکیشنەکە بەردەستە بتوانی نرخ وەربگری و هەروەها کۆتیشن وەربگری یەکێکی تر لە کێشەکان ئەوەیە کە چۆن متمانە بەو پارێزەرە دەکەیت یاخود چۆن دەزانیت کە ئەو پارێزەرەی کە تۆ هەڵت بژاردووە پارێزەرێکی گونجاوە بۆ ئەو کەیسەی کە تۆ هەتە ئێمە لە ڕێگەی تایبەتمەندیەکی زۆر گرینگەوە کە لە ئەپلیکیشنی پارێزەرە بەردەستە هەبوونی فیدباکە و هەروەها هەبوونی ڕیتینگە
کاتێک کە پارێزەرێک کێشەیەکی یاسایی بۆ هاوڵاتیەک یاخود کۆمپانیایەک چارەسەر دەکات هاوڵاتیەکە یاخود کۆمپانیاکە دەتوانێت ڕێیتی پارێزەرەکە بکات و هەروە فیدباکی لەسەر چۆنیەتی پرۆسەی ئیشکردنەکەی بکات لە دادگاکاندا کە ئەوە ژوا دەکات هاوڵاتیان بتوانن متمانە بۆ پارێزەر بم کە کەیسەکانی لە ڕابردووە سەرکەوتوو بووە. بۆچی ئێمە جیاوازین؟ پێش هەبوونی و پێش ڕلیزکردنی ئەپلیکیشنی پارێزەر هیچ پلاتفۆرمێکی ئۆنلاین لە ئارایان نەبووە کە بتوانێت پارێزەران کۆ بکاتەوە لە شوێنێکدا. کۆمپانیای یاسایی هەیە کە کۆمەڵێک پارێزەر لە خۆ دەگرێت بەڵام وەکو هەبوونی پلاتفۆرمێکی ئۆنلاین کە هەموو پارێزەرەکان لە خۆ بگرێت تەنها ئێمە ئەپلیکیشنی پارێزەر یەکەمین ئەپلیکیشن بۆ کە هاتۆتە بوارەکەەوە و هەروەها هەبوونی ڕاوێژکردن لە 24 سعاتە بەڕێگا کۆنەکاندا ناتوانێت لە 24 سعاتدا ڕاوێژ بکەیت لەگەڵ پارێزەران بەڵام بەهۆی هەبوونی تایبەتمەندی چاکردنەوە دەتوانیت لە ڕێگەی ئەپلیکیشنی پارێزەرەوە ئەو تایبەتمەندیە بەدەست بێنیت. بەپێی ئەو مارکت ریسێرچی ئێمە ئێستا کردومانە زیاتر لە 300,000 هاوڵاتی و هەروەها کۆمپانیا پێویستیان بە لیگەڵ سێرڤسە. بزنس مۆدەلی ئێمە چۆن ئێمە پارە پەیدا دەکەین بریتی لە سەبسکریپشنی مانگانە کە پارێزەران دەبێت مانگانە سەبسکریپشن بکەن بۆ نوێکردنەوەی هەژمارەکانیان. سوپاس بۆ گوێگرتن. زۆر سپاس. ئەو پارەیە و بۆ چییە گەروەری بگری ئێستا؟ بۆچی پێویستە بە فەندە؟ بۆچی پێویستە بە یارمەتی داراییە؟ ئێمە پێویستمان بە بڕێک فەندە بۆ ئەوەی فیچەری نوێ و هەروەها تایبەتمەندی نوێ لە ئەپلیکیشنەکەدا بەردەست بکەین وەکو گرێبەستی ئۆتۆماتیکی و هەروەها هەبوونی کڵەشە و هەروەها پێویستمان بە زیادکردنی زمانی عەرەبی و ئینگلیزیە بۆی ئەکسپانشن بکەین و لە ناوچەکانی ترجا بەردەست بێت. زۆر سپاس. دەستخۆش. دەستخۆش زۆر سپاس. کۆتا بزنسکە ئەمڕۆ لێرە پێچ ئەکات و دوایەوە ئەچینە کاتە هەم خۆشەکە هەم کاتە قەلەقەکە بریتە لە ئەپلیکیشنی وەصلە لێرە کێشەیەکیانم بەڵام ئێستا کێشەکان چارەسەر کردووە. تفەضل کاکمەر. طالبة الجامعة آية علي دائما تتأخر عن أول أيام دوام إلها بالجامعة لأنها ما تلقي وسيلة نقل حتى تروح بها للجامعة، وبعد ما تلقي هذه وسيلة النقل غالبا يكون سعرها غالي شوية لأن أيام دوامها تختلف عن أيام دوام الطلاب اللي معاها بسبب جائحة كورونا والدوام المدمج. بالإضافة إلى كثير من المشاكل الثانية اللي تواجهها مثل أنه الكابتن يتأخر عليها أو ممكن يغيب أصلا وما يوصلها للدوام، ممكن يدخن داخل السيارة وغالبا تكون السيارة قديمة وما مريحة وما بها أبسط وسائل الراحة مثل التكييف. هاي المشكلة ما بس آية تعاني منها، هاي المشكلة يعاني منها أكثر من 40,000 طالب جامعة داخل نينوى. أنا عمر سنان واليوم راح أحكي لكم حل هاي المشكلة. حل هاي المشكلة هو وصلة. وصلة هي أول منصة داخل مدينة الموصل توفر خطوط نقل لطلاب الجامعة بعديد من المميزات، من أهم هاي المميزات هي الأمان. كل الكباتن بوصلة هم كباتن مسجلين بشكل رسمي داخل المنصة، تم اختيارهم بعناية وتم مقابلتهم وفق معايير معينة. بالإضافة إلى الراحة، لأن نحن نختصر وقت التسجيل على الطلاب ونوفر سيارات حديثة ومكيفة للطلاب ونوفر كباتن يحترمون خصوصية الطالب. وما ننسى أنه نحن نوفر اشتراكات للطلاب موثوقة تكون مضمونة للطالب على طول السنة، بحيث ما ممكن أنه الاشتراك أو الكابتن يعوف الطالب بنص الدوام، لأن احنا عندنا كباتن احتياط يوصلون الطالب في حال واجهوا أي ظرف أو أي مشكلة وما طاق يوصل، بحيث الكابتن ما طاق يوصل طالبه الأساسي. هاي صور من النموذج الأول لتطبيق وصلة. وفق الجهاز المركزي للإحصاء أكو أكثر من 840,000 طالب جامعة بالعراق. إذا فرضنا أنه 40% من الطلاب هذول هم بنات، وإذا كل طالبة تصرف ما يقارب 60,000 دينار شهرياً،
فحجم سوق نقل الطلاب سنويا هو أكثر من 110 مليون دولار. السوق المستهدف خلال 3 سنين الجاية هو 10,000 طالب، واللي يصرفون ما يقارب 3.2 مليون دولار سنويا على النقل. سوق وحجم الطلاب بصورة عامة هو ينمو ب 7% سنويا. نحصل ايراداتنا نحن من خلال انه نحن ناخذ اشتراكات شهريه من الطلاب، مبلغ نحن نستقطع مبلغ من الاشتراك واللي هو 6.6 دولار على كل اشتراك. خطتنا بالثلاث سنين الجايه مثل ما قلنا هو 10,000 طالب. ايراداتنا من هاي 10,000 طالب هي 528,000 دينار سنويا. خطتنا للتوسع المستقبلي هي انه نحن نستهدف ايضا الدوائر الحكوميه، الموظفين الدوائر الحكوميه بالاضافه الى المدارس والجامعات الاهليه بالاضافه الى المعاهد التعليميه، وممكن نتوسع ايضا الى محافظات ثانيه. منافسين الموجودين داخل المدينه هم بس اصحاب الخطوط المنفردين الموجودين، بس اكو منافسين ايضا محتملين مثل الشركات اللي تشتغل بقطاع نقل الطلاب الموجوده بغير محافظات، وايضا شركات النقل التاكسي، وبالاضافه الى خطوط النقل العام الموجوده داخل المحافظه. نتميز عن هاي المنافسين انه نحن نقدم خطوط نقل اكثر امان واكثر راحه، بالاضافه الى انه نحن نستخدم خوارزميات خاصه بها نحن طورناها مختصه بس حتى تربط الطلاب فيما بعضهم وتربطهم مع الكباتن وفق معايير معينه، منها انه تربطهم حسب عدد ايام دوامهم، حسب عنوان سكنهم، الوقت اللي يخرجون به من الجامعه، بالاضافه حتى البوابه اللي يدخلون منها للجامعه. راح نوصل المشروع مالنا للزبائن من خلال عدة طرق تسويقية، من ضمنها أنه احنا نتعاون مع المؤثرين بالسوشيال ميديا، راح نستخدم أيضا منصات التواصل الاجتماعي كإعلانات ممولة، راح نستخدم الراديو حتى نستهدف الكباتن الموجودين، وبالإضافة إلى كثير من الطرق الأخرى. بالسنة اللي فاتت جربنا الحل هذا مع الطلاب، وجربنا البزنس موديل على 70 طالب و15 كابتن، كانت النتائج جدا جيدة وكانت آرائهم جدا جميلة، وهذا نموذج من آراء الطلاب اللي كانوا معانا بالسنة السابقة. الفريق اللي يشتغل على وصله هو فريق عنده خبرة بقطاع النقل وبنفس الوقت بمجال ريادة الأعمال والبرمجة. وشكرا. ثانية؟ ماكو سؤال. شكرا. داوا لێ بردنەکەم ئەگەر هاتمە ئێرە و لە پاڵشانتان ئاوەستا بم و بە شێوازێکی برادرانت بن تکایە تەواوی کە بۆی کاتەکەمان بەشکا. بەس بەم پێیە هاتینە کۆتایی پیچینگەکە، منیش بەڕێکەکە خەمەوە گیرفانم. سەعاتێک ڕێست وەرەگرین، لە دوای ئەو سەعاتە دادوەرە بەڕێزەکان لێرە ئەناونسی ئەکەن کەواکێ ئەبێتە وینەری 5 براوەی ئینڤست مای ئایدیا و فەندی خۆی وەرەگرێت. زۆر سپاس کە تا ئێستا لەگەڵمان بوو. دووبارە بەخێر بێنەوە هەموو لایەکتان. وەک ئەزانن ئێستا کاتی ڕاگەیاندنی براوەکانی پرۆژەی ئینڤست مای ئایدیە، بەس پێشەوە مەوێ تۆزێک ڕاتانگرم، ئاوا بە ئاسانی نێڵم، تۆزێک سترێستان بدەمێ. وەختی خۆی سترێسم زۆر هەبووە، حەزم کردووە دەریکەم، وا بزانم ئێستا کاتێکی باشە ئێوە سترێستانەوێ. ئەمەوێ ئەوەتان پێ بڵێم کە ئەم سکۆرینگانەی لێرە ئەیبینن سەرجەمیان لەلایەن دەستەی دادوەرانەوە هەڵبژێراوە، تکایە کەس ڕقی لە من نەبێ، بەخوا من بەزەی خوێنمەوە. ئەم سکۆرینگە کە کراوە بۆ ئەم پرۆژانە لەسەر ستانداردێکی دیاریکراوی فەرمیە کە لەلایەن دادوەرەکانەوەیە، هیچ جۆرە میزاجێک و عیلاقاتێک و پەیوەندیەک بەکار نەهاتووە. ئەو شیتەی واتە ئەو لاپەڕێی پەیجەی کە پێیانە لە شێوازێکی ستاندارد سکۆریان کردووە و توانیویانە براوەکان دیاری بکەن. ئێستا ئامادەن؟ نامێ ئەوە بە سارد و سڕی پەنجەی پیا بنێن وینەرەکان. ئەمەوێ کاونتداون واتە لە دەوە هەمومان بە یەکەوە بیژمێرین. کە بوو بە 1-0 من پەنجەی پیانێن. باشە؟ حازرن؟ هەمووی حازرە؟ یاڵا 10 9 ڕاوەستن. بۆ ئاسانیە نایەن بەدەستەوە. براوەی ئەم جارەمان کە لەسەر ئەم سکرینە دەرەکەوێ خەڵاتی 6 ملیۆن دیناری بردووەتەوە. واتە ئەم بەڕێزەی کە پرۆژەکەی لێرە دەرەکەوێ خەڵاتی 6 ملیۆن دیناری وەرگرتووە. بەس ئەم جارە وعد بێ کاونتداونەکەتان پێ نابڕم. یاڵا لە دەوە 10 9 8 7 6 5 4 3 2 1
نەیکرد بەخوا پلانی خۆم نییە پارێزەر ئێستا داوا لە یەکێک لە جەجەکانەکەین بفەرمێ دکتۆر ڕێبین بفەرمێ بۆ وەرگرتنی پێدانی خەڵاتەکە پیرۆزە ئەوەم بۆ چ بکەن ئەوە بەخۆیە ئەوە بۆ ئاسانیە نایڵێن بڕۆیت ئەی چۆن کاک ئەحمەد ئەمەوێت بە خێرایی گەشتی خۆت پێمان بڵێ لە سەرەتاوە تا کۆتایی تا ئەم ڕۆژە چه ئەزمونێک دەیە و ئەم کەسەی کە لێرە دانیشتوە ڕەنگە زۆریان بیرۆکەی بزنسیان هەبێت چ وشەیەکی ئینکۆرجمنت واتە هاندانیان بۆ دەی بە لە ماوەی سی چرکای بۆ ئەی بتوانن ئەوانیش بکەن سەرەتا لەگەڵ دەستپێکردنی هەر فکرێک لە مێشکتایە ئەتوانیت ئیمپلیمنتی بکەیت لەوانەیە بەلاتەوە شتێکی ئاسایی بێت بەڵام کە ئەخرێتە بواری ئیمپلیمنتیشنەوە سەرکەوتنێکی گەورە بەدەست بێنە واروها دەمەوێت سوپاسی ڕێکخراوی ڕوانگە بکەم بۆ ئەو دەرفەتەی کە بە ئێمەیدا بۆ ئەوەی کە تواناکانی خۆمان بسەلمێنێ زۆر سپاس بۆ ئێوە دەست خۆش کاک ئەحمەد دووبارە پیرۆزە بەخێر بێ بەخێر بێ نان جارێ ئەمە خەڵاتی 6 ملیۆنێکە بوو بۆ ئەپلیکیشنی پارێزە تەبەن باوەڕکەن هاوڕێیان ڕەنگەڵاتان سیر نەبێ ئێستا من کە پەنجەی پیانم نازانم چێ لەسەرەوە بەقەدەر ئێوە خۆشم متەحەمیسم بۆی بزانم چێ بەڵام هەموو ئەو پرۆژانەی کە لێرە بوون شانی خۆیەتی بڵێن کە شتێک نییە بە ناوی ستانداردی سەرکەوتوو یاخود سەر نەکەوتوو ڕەش و سپی نییە بریتە لەوەی کەوا هەموو ئەم بیرۆکانە مەرحەلەیەکی زۆر گرنگیان بڕیوە تاکو هاتوونەتە ئێرە ئەگەر جێگەی بەها نەبوونە نەهاتنە ئێرە ئەگەر ئەمڕۆ بیرۆکەی تۆ یەکێک نییە لەم بیرۆکانە تکایە وا تێمەگە بیرۆکەکەت خراپە تەنها پێویستەکە زیاتر کاری لەسەر بکەی بۆی گەشەی زیاتر بێت بێ وەیرەکەی دوایەوە یاڵا دەیدا نۆ پەلەمەکە خەڵاتەکەمان ئەم جارە 8 ملیۆنە ئەو بەڕێزەی کە لێرە بیرۆکەکەی دەرئەچێت خەڵاتی 8 ملیۆن دیلار وەرەگرێت دا نۆ دەست خۆش هەمومان بەیەکەوە ئەم جارە دەی دا نۆ هەش حەو شەش پێنج چوار سێ دوو یەک لەعوب جەزەکانمان کەن داواکاری یەکێک لە جەجە بەڕێزەکان دادوەرە بەڕێزەکان بفەرمێت دوایە Congratulations if you get some few words even in Arabic. Okay, راح طبعا بداية أشكركم جميعا على هاي الفرصة الحلوة وأشكر لجنة التحكيم طبعا على اختياري وكل المشاريع طبعا كلهم مبدعين وكلهم تعبانين بمشاريعهم فتحية لكم وشكرا على هاي الفرصة الحلوة. شكرا. ئەم برادەرە زۆر متەحەمیسە بۆ ژماردن خەڵاتی 9 ملیۆن دینار ئەدرێ بە پرۆژەی دواتر
ئەمە دووبارە ئەو شتە بڵێمەوە کە زۆر جێگەی دەستخۆشیەکەەوە دەستگای ڕوانگە ئەم پرۆژەی ڕاگەیاندووە ئەم پەیامە بۆ هەموو ئەوانەیە کە لە چواردەوری ئەم ستەیجە وەستاون و لەوانەیە نە لە گوێگران بوو بن وەنە لە پرۆژە پێشکەران هەر یەکەس لەو کەسانی کە ئەمڕۆ لێرە پرۆژیان پێشکەش کردو لێرە خەڵات ئەبنەوە خەڵاتی بیرۆکە وەرەگرن ئەگونجە ساڵی داهاتوو هەر یەک لە ئێوە بێت تکایە بۆ چاوەوە سەیری بکەن کە هیوادارم ساڵی داهاتوو کۆمەڵێک گروپی خەڵک لە ئێوە جارێکی تر لێرە دانیشت بێت چکە پێشکەوتنی وڵات بەڕاستی زۆر بەستراوە بە کارسازیەوە دەست پێ بکەین دا نۆ هەشت حەوت شەش پێنج چوار سێ دوو یەک وصلة مبروك You want to say something? Okay, sure. Give us some encouragement words. I don't want to let you go that fast. What message do you have for the audience? أول شيء شكرا جزيلا. هاي المسابقات بصورة عامة ودائما يعني بصورة عامة هي دائما تكون محفزة جدا لرواد الأعمال وتكون مفيدة. لأن مثل ما نعرف رواد الأعمال بالبداية هم يكونون غالبا بأمس الحاجة لأبسط الأشياء من الدعم سواء معلومات أو من مستشارين أو دعم مادي. فشكرا روانجا على هذه الفرصة الجميلة وشكرا لجميع الحضور. Thank you very much. هەر وەکوتم تکایە کەس ڕق لە من هەڵ نەگری ئەگەر ناوی ئێوە لە ناو لیستەیانە بەخوا ئەوە جەجەکان لە پێشەوە دوای ڕخنەکانتان بم بۆ لای ئەوان دەستان خۆش بێت خەڵاتی 10 ملیۆن دلار 10 ملیۆن دینار خۆزگە 10 ملیۆن دلار وای ببورن خەڵاتی 10 ملیۆن دینار بۆ بیرۆکەی داهاتووە کە یەکی دیکە لەو بیرۆکانەی کەوا زۆر جێگەی سەرنج بووە لەلایەن جەجەکان و دڵنیاشم هەر کەس لێەوە ئامادە بۆ لێرە ئەزانێت کەوا یەکێک بووە لە پرۆژە دیارەکان کاک عەبدوڵڵا ئامادە بێ بۆ ئەوەی کە زۆر ئەم جارە کاونت داون ناکەین پەنجەی پیانی check systems کاک عەبدوڵڵا فەرموو زۆر سپاس ئەگەر لە ماوەی سی چرکە پێمان بڵێ چ وتەیەک دەیە چ هاندانێک دەیە بۆ گوێگران لەسەر دەرچوونی پرۆژەکەت ئەساسەن کە دەستم بەو پرۆژەیە کرد حستم کرد کە بوارێکی زەحمەتە پێویستی بە ماندیبوونێکی زۆر و کاتێکی زۆر هەیە بۆ پەرەپێدانی تەکنۆلۆجیایەکە بەڵام لە هەمان کاتدا حستم بەوەی کرد کە ئەو بوارە پێویستی بە گەشە سەندنی زیاتر هەیە پێویستی بە تەرکیزکردنی زیاتر هەیە لەسەر بۆ ئەوەی بەرەوپێش بچێت و هەروەها زیاتریش پێویستی بە پەرەپێدان هەیە تاوەکو خزمەتێکی زیاتری کەسانی کەمەندان بکرێت زۆر سپاس زۆر سپاس داواکارم کاک سامان نزیک بێتەوە لە ستێج کە کاک سامان براوەکەی داهاتوو خەڵات ئەکات خەڵاتی 12 ملیۆن دینار ئەها وتم خۆزگە منیش ئایدێم هەبوایە لەوانەیە ئەو 12 ملیۆن ئێستا هی من بووایە خەڵاتی 12 ملیۆن دینار وەکو براوەی یەکەمی پرۆژەی ئینڤست مای ئایدیا دیاری ئەکرێ و ئەدرێ بە سمارت مێت
دەستخۆش کاک سەمان زۆر سپاس پیرۆزە پەیامێکمان بۆ ئەم گوێگرانە بۆ بنێرە سەرەتا بەناوی خوا پێم خۆشە زۆر زۆر سپاسی دەستگای ڕوانگە بکەم و دادوەرە بە ڕێزەکان و هەموو ئەو کادرانەی لە دەستگای ڕوانگە لە ماوەی ڕابردووە هاوکارمان بوون لە بەرەو پێشوونی بزنسەکانمان ئێمە من سێری ئیمێڵەکانم کردەوە خێژار بۆ ماوەی نزیکەی ساڵێکە ئێمە بەردەوامی لەگەڵ دەستگای ڕوانگە هەڵبەتە زۆر سپاس بۆ بەڕێوبەری گشتی دەستگای ڕوانگە و هەموو ئەو لایەنی هاوکارمان بوون پێم خۆشە و گوێگرانەشی کێسە گویان لێمە پێیان بڵێم ئەگەر فکرەیەکتان هەیە مەیخەنە سبەینێ لەم ڕۆ دەست پێ بکەن بۆی هەیە وەکو کاکەوتی ساڵی داهاتوو ئێوە لە سەرم ستەیجە بن دووبارە زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونتان و سپاس بۆ دەستگای ڕوانگە یەک کێشە That's you did amazing. Zor spas. Thank you very much. Thank you very much. Zor spas. بس خوش زۆر سپاس زۆر ناخۆشە خەڵات بەی بەخۆت بەس ناچاریان کردو کۆتا قسەماوە بیکەینەوەیە کە مێکانیزمی پراکتیزەکردنی سکیل واتە توانە لە گەنجدا ئەگاتە ئەو پەڕی لە کارسازیدا چکە گەنجەکە خۆی ناچارە بێت هەموو لایەنەکانی بزنسەکە بگرێتە ئەستۆ خۆی بەدەستی بێنش ئەمەش لە کۆتاییدا گەنجێکی بەهێز و ئیکۆنۆمیەکی بەهێز و هێزێکی گەورە بۆ هەمانێنێ زۆر سپاس بۆ ئامادەبوونتان هەتا دیدارێکی دیکە بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ